سڵاوتان لێبێ بەڕێزان، شەوتان باش. زۆر خۆشحاڵین دووبارە پێتان دەگەینەوە لە چاڵاکیەکی تر و وێبینارێکی تری ئەکادیمیای مێگامایند پلس بۆ پەروەردە و ڕاهێنان و ڕاوێژکاری. وەک دەزانن ئەکادیمیای مێگامایند پلس لە سێ تەوەردا کارەکانی چڕ کردوێتەوە کە ئەوانیش بوارەکان و کەرتەکانی پەروەردە و ڕاهێنان و ڕاوێژکاری. یەکێک لە چاڵەچێ بەردەوامەکانی بریتە لە وێبیناری شەوانی شەممە کە ئەوەی ئەم شەومان ١14هەمینە. خۆتان بڕیار بدەن کە چێ ماندبوونێک و تینێکی لە دواوەیە ئەو تیمێکە کار دەکەن بە شێوەی خۆبەخش هەر جارەی لەسەر تەوەرێک لەو کەرتن و لەو بوارانە هەوڵ دەدەین لە خزمەت ئێوەی بەڕێز بین لەگەڵ میوانێکی بەڕێز. بەڕاستی دنیای ئێستا خەڵکی بە شێوەیەکی گشتی زۆر ماندووە، هیلاکە، تۆراوە، پەرێشانە، شێواوە. ئەوانە دەتوانین گشتاندنی بۆ بکەین بۆ سەر هەمومان. بۆیە پێمان وا بوو گۆڕانکاریەک لەو بابەتانەی پێشووی ئەکادیمیا ڕەنگە لە ئێستادا زۆر زۆر پێویست بێ. ئەویش بۆ ئەوەی هەم تینوێتی ناخۆ و تینوێتی دەروونمان پێی بشکێ، هەمیش بەڕاستی بە ئاراستەیەک بڕۆین ئەو لە خۆ تۆرانە ئەو پەرێشانیە تۆزێک ئەگەر بتوانین کەمی بکەینەوە لە ڕێگای میوانی بەڕێزی ئەم هەفتەیەمان. بەڕێزان، بۆ ئەم هەفتەیە بابەتێکی زۆر گرنگ و ژیاری هەڵبژێردراوە کە پەیوەستە بە ئەدەبیاتی عیرفانی. ئەدەبیاتی عیرفانی خۆی یەکێکە لە گرنگترین و قوڵترین جۆرەکانی ئەدەبیات کە بە درێژایی مێژوو ڕۆڵێکی بنەڕەتی هەبووە لە شارستانیەت و لە کللتوری مرۆڤایەتیدا. ئەم جۆرە ئەدەبیاتە دەکرێت وەکو تەنها دەقێکی وێژەی سیر نەکرێ، بەڵکو وەکو ڕێگایەکە بۆ پەروەردەکردنی ڕۆح و دەروون و گەشەپێدانی تاک لە ئاستی مرۆڤایەتی و ئەخلاقیشدا. ئەو ئەدەبیاتەیە کە لە ناوەڕۆکی خۆیدا هەوڵ دەدا پەیوەندی نێوان مرۆڤ و خوددا یان گەڕان بە دوای ڕاستی و ماناقوڵەکانی ژیان و هەروەها پاڵاوتنی دەرونی تاک ڕێک بخاتەوە. شاعیرانی گەورەی ئەم بوارە لە کللتورە جیاوازەکان، لە فەرهەنگە جیاوازەکان، هەر لە مەولەوی و حافز و عەتار و شێخ ڕەزا و نالی و مەحوی و لیستەکە زۆر دوور و درێژە، هەمویان هەوڵیان داوە بەر زمانی هونەر و بە زمانی شعر ڕێگای کەماڵ و ڕێگای تەکاملی بە مرۆڤ پیشان بدەن. لەو سەردەمەی کە ئێستا تێیدەژین، مرۆڤ بە جۆرێک لە جۆرەکان تووشی پەرێشانی بوو و تا ڕادەیەکیش دوور کەوتۆتەوە لە خودی خۆی و لە ناخی خۆی. بۆیە پێمان وابوو ئەدەبیاتی عیرفانی وەکو ڕووناکیەک کار دەکات تاک بەرەو ناوەوەی خۆی ڕێنوێنی بکاتەوە، ڕێنمایی بکە. ئەم ئەدەبیاتە مرۆڤ فێر دەکات کە چۆن خۆناسی بکە، چۆن لەگەڵ خۆی و لەگەڵ کەسانی دیکەش بە ئاشتیدا بژی و چۆن بەهای ڕاستەقینەی ژیانیش بدۆزێتەوە. دەتوانین بڵێن ئەدەبیاتی عیرفانی وەکو پەروەردەیەکە، پەروەردەی عەقڵ لە ڕێگای حکمەتەوە، پەروەردەی دڵ لە ڕێگای خۆشەویستی و میهرەبانیەوە، هەروەها پەروەردەی ڕۆح لە ڕێگای پاڵاوتن و خۆبەرزکردنەوەش. بۆیە باسکردنی ئەم بوارە پێمان وایە پێداویستێکی کۆمەڵایەتی و مرۆییە بۆ بنیادنانی نەوەیەکی ڕۆشنبیر و بەهێز. هەر لەم سۆنگەیەشەوە هەوڵماندا کەسێکی گونجاو بۆ ئەو بابەتە گرنگە بدۆزینەوە. بۆ ئەم شەو هەوڵ دەدەین ڕوو بکەینە ئەو گەنجینە شاراوەیەی دەرونی خۆمان کە لێمان تۆراوە یان لێی تۆراوین، تاکو بتوانین لە ڕێگەیەوە هەم تاکێکی تەندروست، هەم تاکێکی گرنگ با بڵێن یان بەرهەمدار بۆ کۆمەڵگەکەمان بەرهەم بێنین، ئەویش لە ڕێگای گەڕانەوە بۆ خودی خۆمان. بەڕێزان، ئەوانەی لە ئەدەبیاتی عیرفان کار دەکەن ڕەنگە وەکو ژمارە لە کللتوری خۆمانیان لە ئەدەبیاتی خۆمان زۆر نەبن، بەڵام کەسانی زۆر گرنگ و زۆر جێگای بایەخ و جێی شایستەن. بۆیە
لە کاتێکە بە دوای کەسێکی گونجاودا دەگەڕین بەڕاستی لە بەرنامە تەلەڤیزیۆنیەکان لە سوۆسیال میدیا و لە پێگە جیاوازەکاندا مامۆستا بیلال کەیوانیمان دۆزیەوە و بەسپاسەوە پەیوەندیمان پێوە کرد و خۆشحاڵی خۆی دەربڕی کە هەرچەندە زەدام زۆر سەرقاڵیشە ئاگادارم ئیشی و کاری زۆرە و هەم ئیشی کەسیشی لەبەردەستایە هەم خوێندکاری دکتۆرایە خەریکی ماڵە و خەریکی بەرنمەیە زۆر شتی تریش بەڵام بە سپاسەوە لەبەر گرنگجی بابەتەکە داوتنامەی ئێمە ڕەت نەکردەوە و کاتێکی بۆ تەرخان کردین بۆەوەی ئەم شەو لەگەڵ ئێوەی بەڕێز لەسەر ئەو بابەتە گرنگە قسە بکەین. کاک مامۆستا بیلال ناوی تەواوی بیلال شێخ عەبدول شێخ محەممەد بەرزنجیە ناسراوە بە بیلال کەیوانی لە دایکبووی 1970 لە شاری سلێمانی خۆشەویست لە دایک بووە لە ئێستادا هەڵگری بڕوانامی بەکالۆریس لە زانستە مرۆڤایەتەکان لە بەشی خوێندنی ئیسلامی هەروە ماستەری هەیە لە ئەدەبیات و عیرفانی ئیسلامی ئێستاش خوێندکاری دکتۆرایە لە عیرفان و ئەدیان مامۆستای زمانی عەرەبی و ئاین ناسیە لە ئامادەی بازرگانی سلێمانی ئێواران ماوەیەکی زۆریش بەڕێوەبەری ئامادەی قەشانی تێکەڵاو بووە ئەندامی فراکسیۆنی ڕێکخراوە ناحکومیەکانە سەرۆکی ڕێکخراوی وەفا و پەرەپێدانی توانای لاوان سەرپەرشتیاری گشتی پرۆژەی یاران بۆ معنەویەت و عیرفان هەروە چەندین خولی ڕاهێنانی بینیوە و خاوەنی بڕوانامەی ڕاهێنەری ڕاهێنەرانە تیۆتی لە بوارەکانی پلانی استراتیژی تاکە کەسی و هونەری پەیوەندی مرۆیی و سەرکەوتن لە دنیای گۆڕاودا جگەلەوە لە چەندین کۆنفرانسیش بەشداری کردووە لەوانە کۆنفرانسی ئاین و پێکەوە ژیان ئاین لە دنیای مۆدرن و چەندانی تر خاوەنی کەناڵی یارانە بۆ معنەویەت و عیرفان هەروە نووسەر و شارەزایە لە بواری معریفەی عیرفان و ئەدەبیاتی کلاسیک ڕابەکاری شعری شاعیرانی کلاسیک و چەندین دیمانە و چاوپێکەوتنی لە کەناڵەکانی وەکو ڕوودا و NRT و چەندین کوردستان تیڤ و K24 و هەموو کەناڵەکانی تر هەیە ئێستا وەکو گوتمان خەریکی دکتۆراکەیەتی دکتۆرە نامەکەیەتی و لە ئێستاشدا ئامادەکار و پێشکەشکاری بەرنامەی چامەیە کە لە کەناڵی کوردستان 24 پێشکەش دەکرێت و کتێبێکی لەژێر چاپدایە بە ناوی دڵپۆست بەم زوانە بڵاو دەبێتەوە دووبارە بە ناوی ئەکادمیای مەگامایند پلس و بە ناوی بەشداربوانی بەڕێز زۆر سپاسی مامۆستا بیلال دەکەین کە سەرڕای سەرقاڵیەکانی ئامادە بوو لەگەڵمان بێ بۆ ئەوەی بابەتێک پێشکەش بکە لەسەر ئەدەبیاتی عیرفانی بەڵام بەو ئاراستەیە کە ئەو گەنجینە شاراوەیە دەرونی خۆمان بدۆزینەوە و ڕێگەیەک بێ بۆ گەڕانەوەمان بۆ خودی خۆمان ئێستا لای ئێمە سعات 9 دقەیە مامۆستا ئەگەر جەنابەت کاتەکە دەگرینەوە ئەگەر هەر کاتێک زانیمان زۆر بوو دەزانم زۆر هەڵدەگری ئەو بابەتە بابەتێکە ڕەنگە نتوانین بە وێبینارە کرد و وێبیناریش مافی خۆی پێ بدەین بەڵام لە نێوان 45 بۆ 50 خولەکەی قسەی خۆت بکە دوای ئەوە پرسیار و سەرنجی بەشداربووان و هەندێکیان وەردەگرین ئەوەی کەماوتە دەتوانانی لەگەڵ پرسیارەکان لەگەڵ وەڵامەکان و سەرنجەکان تێکەڵی بکەیت بەڕێزان ئێوەی بەڕێز دەتوانن دواتر دوای قسەکانی خۆی تەواو کرد لە ڕێگای چات بنووسین یان لە ڕێگای دەستبەرزکردنەوە پرسیار و سەرنجەکانی خۆتان ئاراستە بکەن وەکو چاڵەکیەکانی تریش ئەو وێبینارەش تۆمار دەکرێت دوای تۆمارەکەش بڵاو دەکرێتەوە دووبارە زۆر سپاس مامۆستا بیلال و کاتەکە بۆ جەنابەت بە ناوی خۆی گەورە و میهرەبان سڵاو بۆ ئێوەی بەڕێز و خۆشەویست بۆ پەیمانگای مێگامایت بۆ هەموو ئەو خۆشەویست و عەزیزانی کە لەم میتینە بەشدارن و مێ دەخوازم کە تااقەت و حوسەڵەیان هەبێ لەگەڵ گوێگرتن لەگەڵ بەندەیە بۆ باسکردن و شرۆڤەکردنی گەڕانەوە بۆ خود و خودناسی و ئەوەی کە بەجددی عاریفان لە سەرەتای کاریانەوە پێداگریان لەسەر کردووە و هەنگاویان بۆ ناوە بۆ ئەوەی کە مرۆڤ هەرچی لە خۆی نزیکتر ببێتەوە بەمانە معریفیەکەی بەمانە عیرفانیەکەی وە زیاتر لەخوا نزیکە بێتەوە خۆشەویستان من ڕاستیەکەی هیچ کارێک لەوە قورستر و گرانتر نابینم کە بەڕاستی مرۆڤ بتوانێ بۆ ناوەی خۆی بگەڕێتەوە چونکە
بەجددی کاری ئەوێ زەحمەتی زۆری ئەوێ مرۆڤ طبیعەتێکی هەیە لەبەرەوەی کە لە ئێستاە ئاشنا بووە لەگەڵ کۆمەڵێک شتی بەرجەستە کراوە ناتوانێت بگەڕێتەوانێ بۆ کۆمەڵێک شتکە بەڕاستی پێی ڕانە هاتووە لە سەرەتایە بە جۆرێک لە جۆرەکان دەست و پەنجەی لەگەڵ یانەرم نەکردووە بەداخەوە گەورەترین وەکۆڵێ وە قورسترین و ئەستەمترین کار لە ئێستاە کە ئەنبیا و ئەولیا شکاریان لەسەر کردووە ئەوە بۆ کە مرۆڤ بگەڕێتەوە بۆ ناوەوەی خۆی و بتوانێت لەگەڵ خۆیان ئاشنایەتی جارێکی تر پیا بکاتەوە ئەوەی کە ئەوترێ من کێم لای عریفان بە جۆرێکی ترە ئەوەی کە پێیان وایە کە بەڕاستی ئینسان ئەبێ بگەڕێ بە دوای ئەوەی کە من کێنیم چونکە ئەوەی کە من کێم وازەحە و هەمومانی بینین و ئەزانین کە هەر یەکێکمان بۆ خۆمان ئێمە چین و خاوەنی چ تایبەتمەندێتیەک و ئەنگێزە و بیرکردنەوە و ئەوەیەکین ئەوەیشی کە عریفان مەسەلەن و توانە و ئیشیانە سەر کردووە بۆ نمونە جەنابی مەولانا جەلالەدینی ڕۆمی کە ئەفەرمێ از کجا آمدنم بهر چی بود بی کجا میروی آخر ننمایی وطنم لەکوێ هاتووم و بەرەو کوێ ئەڕۆم و کار و پیشە و ڕەفتار و ئەنگێزەی من چییە کە هێشتا نەوانوێ نیشتیمانە ڕاستەقینەکەی خۆم بناسم بەڕاستی ئەم نەناسینی خودی حەقیقی کەمە بەسمە گەورەترین ئیشکالی بۆ بەشەریەت دروست کردووە بە شێوەیەکی گشتی بۆیە عاریفان هاتوون لەسەر ئەم بابەتە زۆر ینی لێکۆڵینەوە و شرۆڤە و کۆمەڵێک بابەتی زۆر قوڵیان لەسەر ئەم حەقیقەتە نووسیوە بۆ ئەوەی کە ئینسان بتوانێت خودە ڕاستەقینەکەی خۆی بناسێ و بگەڕێتەوە بۆ ناوەی خۆی ئینسان لەبەر ئەوەی کە دنیایەک وەکۆڵێ گرفتی هەنووکەی و جەستەی و مادی و دنیای مادی بەخۆی وای لێ کردووە مەشغوڵی کردووە ناتوانێت بگەڕێتەوە بۆ حەقیقەتەی کە لە ناو ناخیا هەیە بۆیە عاریفانی ئێمە زۆر تەرکیزیان لەسەر ئەمە کردووە کە بەڕاستی خودە حەقیقیەکە پێغەمبەر صلی الله عليه و آله وسلم ئەو ئاوێنە ڕاستەقینەیە بوو کە بەڕاستی توانی مرۆڤایەتی یان ئەوانەی کە لە چواردەورین بەڕاستی وەکو خۆیان بیان خۆیان بناسێنێتەوە بە خۆی جارێکی تر یعنی ئەتوانم بڵێم یەکێک لە گەورەترین معجیزەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم خۆرێکی درەوشاوەی ڕوون و ئەوە بوو کە توانی مرۆڤایەتی و بەشەریەت جارێکی تر بە خۆی ئاشنا بکاتەوە خۆشەویستان ینی ئیقباڵی لاهوری بابەتێکی زۆر زۆر جوانی هەیە ئەڵێ پرسیاریان لە پێغەمبەر ئەکرد کەی قیامەتیە ئەڵێ من زۆر سەیرم لێت لەوەی کە ئەم پرسیاریان ئەکرد سەحابەکانی پێغەمبەر ڕزای خۆیان لێبێ لە کاتێکا پێغەمبەر خۆی بۆ خۆی خودی خۆی قیامەت بوو مەبەست لە قیامەت چییە ڕوونیە کاتەوە ئەڵێ قیامەت ئەو ڕۆژەیە کە زۆر جار ئێمە بیستومانە کە لە ڕۆژی قیامەتە تەواوی بەشەریەت ینی ئەچێتەوە سەر خامە ئەسڵەکەی یعنی چۆن لای ئێمە بە تێڕوانینە عوامیەکە بە تێڕوانینە عامەکە ئەوەیە کە ئەوترێ مرۆڤ لە قیامەتا هیچ بەرگ و پۆشاکیشی لەبەرانیە یعنی ئەو بەرگ و پۆشاکە کە بووە بە حیجاب بۆی و ئێمە ناتوانین جەستەی ڕووتی ئەو ببینین لە قیامەتا ئەم ئینسانە جەستەیەکی ڕووتی هەیە پێغەمبەر صلی الله عليه وسلم وای کرد کە بینەوە سەر قسەکەی ئیقباڵی لاهوری کە ئەیوت ئەو خۆی بۆ خۆی قیامەت بوو پێغەمبەری خوا ئەو وەکوەڵێ ڕوودبوونەوە و مجەڕەدیەی بۆ کردبوو کە خۆی وەکو حەقیقەتی خۆی ببینێ بۆیە کاتێک ئێمە ڕوبەڕوو ئەبینەوە لەگەڵ ئەم بابەتا ئیشکالی گەورەمان بۆ دروستە بێ خۆشەویستان ئیشکالی ئەوەی کە ئاگرێکی گەورە لە ناو دەروونمانە هەمیشە بڵێسەدا نە ئەوەیە بتوانین بگەڕینەوە بۆ ناوەی خۆمان نە ئەوەیە بتوانین وەکوڵێ دەستبەرداری ئەو جیهانە مادیە فری و دەرە ببین کە خۆمانی لە خۆمان کردووە بۆ ئەم پێشەکیە ینی بەجددی حەزەکەم ئەو لە خزمەتتانە باس بکەم ینی جێی سەر سوڕمان و بەڕاستی تەئەمولێکی زۆر زۆرە کە ئینسان و بەشەریەت دەستی گەیشتووە بە تەواوی هەسار و ئەستێرەکان
تەواوی ئەو بۆشاییانەی ئاسمانی تێی کردووە کەشف کردووە وەتوانیوێتی لە بکە، بەڵام بەداخەوە حتا ئەم لەحظەیە نەیتوانیوە خۆی حاڵی بێ وەکو ئەوەی کە مەولانا فەرمێ از کجا آمده ام آمدنم بهر چه بود به کجا میروم آخر که نمایی وەتەنم. کاتێک کە ڕوبەڕوو لەگەڵ خۆت ئەبیتەوە سەیرەکەی دۆزەخێکی زۆر گەورە بڵێ سەیە. بۆیە مەولانا فەرمێ قیمەتی هەر کاڵێ میدانیت کە چیست، قیمەتی خود گەر نەدانی ئەبلەهیست. قیمەتی نرخ وەکۆڵێ کاڵاکان هەمووی ئەزانی، نرخیان هەمووی ئەزانی بای چەنە، هەر لە سیارەکەت، هەر لە خانوەکەت، لە ماڵەکەت، لە ئەساسی ناو ماڵەکەت، لە موبایلەکەی دەستێ، لە تەواوی ئەم شتانە هەمووی شارەزاییەکی زۆر زۆر باشت هەیە. باشە، بەڵام قیمەتی خود گەر نەدانید ئەبلەهیست. نرخ و بایەخ و قیمەتێک کە پێویستە هی خۆت بزانی بەداخەوە نەتزانی. بۆیە مەولانا فەرمێ تۆ یوسفی خۆتی، هەوڵ بەر لە چاڵی کەنعانە وەختێک کە ئەگەڕێیتەوە ناو قوڵاییەکانی ئەڵێ یوسف بۆ ئەوە خرایە بیرەوە. ئەمانە هەموو ڕەمز و دەلالاتن بۆ ئەوەی کە یوسف جارێکی تر بگەڕێتەوە بۆ ناوەوەی خۆی، بڕواتە ناو چاڵی کەنعانەوە. لە ناو چاڵی کەنعان سینەی وەکۆڵێ پڕ لە کینەی ئێمەیە، ئەبێ هەموو ئەم شتانە جارێکی تر بەتاڵ بکەیتەوە، ئەنجا وەکۆڵێ وردە وردە سەر ئەکەوی. بۆیە کاتێ ڕوبەڕوو لەگەڵ ئەم حاڵەتە ئەبیتەوە سەیرەکەی ئەگەی بە نوقتەیەک، ئەو نوقتەیە بەڕاستی خۆشەویستان ئاگرێکی بڵێ سەداری سووتێنەری وەکۆڵێ زۆر زۆر قایم و ئەوەیە کە مرۆڤ ترسی ئەوەی هەیە جارێکی تر بگەڕێتەوە بۆ خۆی. سەغیری ئەسفەهانی بابەتێکی زۆر زۆر جوانی هەیە، شعرێکی هەیە کە پێم خۆشە ئەمە بکەمە دەستپێک و سەرەتایەک بۆ چوونە ناو بابەتەکە. ئەفەرمێ داغ دەرویشی از سر تمهید سر قلیان خویش را بمرید گفت از دوزخ ای نکو کردار قدری آتشی بروی آن بگذار. ئەڵێ شێخێک ڕووی کردە مریدەکەی خۆی و پێی وتی ئادی ئەم سەری نێرگەلەیەم بۆ بەرە لە دۆزەخ. ئەمانە هەمویان ڕەمزن بۆ ئەوەی کە ئێمە دەلالاتن خۆشەویستان. ئەم دروستکردنی چیرۆکانە بە خەیاڵ بۆ ئەوەی ئێمە لە واقعێکی جوان نزیک بکاتەوە. بۆیە سەغیری ئەسفەهانی ئەڵێ شێخێک سەری نێرگەلەکەی دا بە مریدەکەی خۆی و پێیوت بڕۆ لە دۆزەخ تۆزێ ئاگر یان پشکۆیەک خەڵوزێ شتێک، خۆتان نەزانن کە نێرگەلە بە خەڵوز و ئەمە خۆشەکرێ، بیخەرە سەری و بۆم بهێنەرەوە. ئەڵێ بگرفت و ببەرد و باز ئاوەرد عەقدی گوهەر ز دەرجی ڕاز ئاوەرد. ئەڵێ مرید سەری نێرگەلەکەی گرت و بردی بۆ جەهەنەم و بەڵام خێرا گەڕایەوە. بەڵام کە گەڕایەوە گرێکوێرەی ڕازێکی گەورەی کردەوە و لەگەڵ خۆی هێنایەوە. واتە مەبەستی ئەوەیە کە ئەوێ پێمان بڵێت جەهەنەم بۆ ئەو سندوقێکی پڕ لە ڕاز و نهێنی بوو کە بۆ ئەو داخرا بوو، نە لە مانای دۆزەخ تێ ئەگەیشت نە لە مانای باش تێ ئەگەیشت. باشە ئەڵێ بەڵام کاتێک چووە جەهەنەم وشتانێکی دی وەش کۆمەڵێک شتی ئەزمون کرد کە زۆر بەقیمە گران بەها و بە ئەرزش بوو، ئەو تەجربەی لەگەڵ خۆیان کە ئەزمونی کردبوو لە بینینی دۆزەخ و وەکوڵێ کڵپە و بڵێ سە و دووکەڵەکانی دۆزەخ لەگەڵ خۆیان هێنایەوە. گفت در دوزخ هرچه گردیدم درکاتی جحیم را دیدم آتش و هیزم و زغال نبود آبگری بهر اشتعال نبود هیچ کسی آتشی نمی افروخت ز آتشی خیش هر کسی می سوخت. ئەڵێ دەکەوتی زۆر گەڕام بەناو دۆزەخە حتا بۆ قوڵاییەکانیشی ئەڵێ ڕۆشتم. ئەڵێ نە ئاگرم بینی نە پشکۆ نە خەڵوز نە هیچ شتێک بۆ ئاگرکردنەوە. ئەڵێ هیچ کەسێکیش نەبوو لەوێ ئاگر بکاتەوە، بەڵکو هەر کەسێ لەوێ لە نێو ئاگری بڵێ سەداری دەرونی خۆیان ئەسووتە. جا پێ ئەچێ
ئێمە بەڕاستی لەرام پرسیارەمان بۆ دروست ببێ ئاگری دەروون چییە بەڕاستی خۆشەویستان ئاگری دەروون هەمان ئەو دۆزەخ و جەهەنەمەیە کە مرۆڤ لێرە لەم سەرزەمینە بۆ خۆی دروست کردووە و بۆ خۆی سازی کردووە پێچێ تەنانەت ڕوونکردنەوەکانی قورئانیش خۆشەویستان و ئازیزان دەبارەی بەهەشت و جەهەنەمەوە ئەمەم بە تێڕوانینی یعنی چۆنەڵەی معریفیانەی عیرفان ئەمە باس ئەەکەم پێ ئەچێ بۆ ئەوە بێ ینی خەڵک زیاتر لە بابەتەکە تێبگا ینی باسکردنی بەهەشت و دۆزەخ لەبەر تێگەیشتنی خەڵک بێ هەروەک چۆن مەسەلەن ئەها چۆنەڵی لە قورئانە خوای گەورە لە جێگەیەکە ئەفەرمێ قولوب یەومەئذ واجفە لە جێیەکە کە ئەفەرمێ ئاگری ترس و دڵە ڕاوچێ و وەکۆڵێ دوو دڵیمان لە دڵیان بەردەبێ جا بۆ ئەوەی کە ئێمە بەڕاستی لە ینی دۆزەخ یان لە بەڕاستی ئەمە ئەوە لە خزمەتتانە باس بکەم کۆتا ڕۆژی ژیانت لەم سەرزەمینە بە دیداری ئەو کەسەی کە خۆت لە خۆتت دروست کردو ئەگەی بە دیداری ئەو کەسەی کە خۆت لە خۆتت دروست کردووە ئەو کەسەی کە ئەوتوانی بەباشی و زۆر بە جوانی دروستی کەی لێرە ڕاستی جەهەنەم من پێم وایە خۆشەویستان لە ئێستایە کە ئێمە باسی خودشناسی ئەەکەین ئەمە تەنها پێشێکیەک بوو بۆی بڕۆمەناو بابەتەکەەوە بەهەشت و جەهەنەم ئەگەر بمانەوێ لێ تێبگەین ئێم دۆزە خۆمانین جەهەنەم خۆتی ئاگر و تاریکایی خۆتی بەڕاستی مار هەر خۆتی پشکۆ و زوخاڵ و هەموو ئەو وەکۆڵێ دوو کەڵانەی کە لە بەهەشتا باز ئەکرێن خۆمانین بۆیە خۆزگە لەم فرسەتەی ژیانە بمان توانایە بەهۆی گەڕانەوەمان بۆ خۆمان هەر لێ گوڵستانێمان دروست کردایە هەتا ئەوەی کە لەوێش بۆ دیدەنی گوڵ بگەڕاینایەتەوە شەمسی تەبرێزی چەند جوانە فەرمێ ئێمە زیندانمان وە گوڵستانە مەبەستی دنیاە کە نیسبەت بە ئینسانی ئیماندارەوە وەکو زیندان وایە ئەفەرمێ ئێمە زیندانمان وەک گوڵستانە ئەی ئەبێ گوڵستانمان خۆی چۆن بێ جا خۆشەویستان ئێمە نمونەیەک هێنمەوە لە خزمەتی جەنابتانە کە حەزرەتی ئیبراهیم سەلامی خوا دەوا من ئەمێ بچمە ناو بابەتەکەەوە حەزرەتی ئیبراهیم سەلامی خوای گەورەی لێبێ کاتێک کە بتەکانی شکاند خۆمەبەستی بێڕێزی و سوکایەتی کردن نەبوو بە بتەکانی قەومەکەی خۆی مەبەستی ئەوە نەبوو بە جۆرێک ئیهانەیان بکە نا ئەسڵەن یەک دانە مەبەستی زۆر زۆر وەکۆڵێ چونکە ئەیزانی ینی هیچ سوودێکی نییە سوودێکی بێگیان بە بەردێکی بێگیان ئەبێت چ سوودێکی هەبێ مەسەلەن بۆیە دڵنیاش بوو لەوەی کە قەومەکەی لە دوای ئەوەی کە ئەگەر ئەم بتانە تێکبا بتانێکی زۆر باشتر و جوانتر لەوەی کە هەبووە دروستیەکەنەوە هەرکو کردیشە هەر بالفعل باشتر و جوانتر و شاکتریشیان دروست کردەوە بەڵام حەزرەتی ئیبراهیم سەلامی خوای لەسەر بێ هەرگیز ئەمەی نەویست حەزرەتی ئیبراهیم بتەکانی کاتێک کە شکان تەنها بۆ ئەوە بوو کە گەلەکەی لەگەڵ خۆیان ڕوبەڕوو ببنەوە وبوشنەوە قورآن زۆر بە جوانی باسیەکە فرجعوا إلى أنفسهم فقالوا إنكم أنتم الظالمون بەڵێ بە خودی خۆیان گەڕانەوە بۆ ناوەی خۆیان باشە و بە خۆشیان وت بەڕاستی ئێوە خۆتان ئار و زاڵمن جا خۆشەویستان گەڕانەوە بۆ خۆت هەمان ئەو شتە بوو کە حەزەتی ئیبراهیم سەلامی خوای لەسەر بێویستی بەڵام بەداخەوە هەر زوو قەومەکەی الحەمدولیلا ببورن بەڵام قەومەکەی هەر زوو
سەرزەمینی دەرونی خۆیانیان بەجێهێشت و نەیانتوانی بەجددی ڕوبەڕووی خۆیان ببنەوە. هەروەکو ئەوەی کە مەسەرەن زۆرێک لە مرۆڤەکان بەجددی ناتوانن ڕوبەڕوو ببنەوە لەگەڵ ناوە و لەگەڵ دەرونی خۆیانە، بۆیە هەرچی خەشم و قین و بغز و حەسەد و ناشرینی ناو دەرونی خۆیان هەیە بە ئیبراهیمەکانی دەرەوەی بۆ کۆڵەیە هاچۆنەڵی ئەڕێژن. دا یەکەم هەنگاوی ئەم بابەتە خۆشەویستان، یەکەم هەنگاوی ئەم بابەتە بۆ ئەوەی کە ئێمە خۆمان بناسین وە لە خودناسی ڕاست تێبگەین، یەکەم هەنگاوی ئەم بابەتە مردنە، ئەبێ بمری. مردنی فیزیکی ناخۆشەویستان. مەولانە ئەفەرمێ بمیرید بمیرید دەرین ئیشق بمیرید، ئەڵێ لەم عەشقەیە گەڕانەوەیە بۆ خۆت و ئاشنابوونەوە و دۆستایەتی دروستکردنەوەیە لەگەڵ خودی خۆتا، بمرە بۆ ئەوەی جاریشی تر زیندوو بیتەوە، چون ئەگەر زیندوو بوویتەوە شوماش تۆ بە خۆتت نەزانیوە، ینا تۆ شایی، تۆ ئەمیری. بۆیە باسی یەک نوقتە ئەکامە و لەم دێڕا، ئەڵێ پادشایەک خەوی لێ کەوت، لە خەوا بوو بە بەردە، بوو بە عەبد، ئیشی زۆر قورسیان پێ ئەکرد، بەردەوام لیان ئەدا لە ژێر قامچیەکانی وەکوڵێ جەلادەکان کە ئیشی زۆر قورسیان پێ ئەکرد و ئەم نەیتوانی و نەیەتوانی و بەردەوام وەکوڵێ لە ناز و نیعمەتا بووە. ئەڵێ هەرچی بە خەڵکەکەی ودا ئەی و کاکە وەڵڵا من شام، من پادشام، من پادشای فڵان مەملەکەت بوون، ئەوان زیاتر پیانە کێشاودیان ئەیە گاڵتەیان پێ ئەکرد. تۆ خەریکی چی دەچۆ خێمە فری و بەی. مەولانە فەرمێ بۆ ئەوەی کە ئەم کەسە ئەم پادشایە ببێتەوە بە پاشا جارێکی تر، پێویستە لەم خەوە خەبەری ببێتەوە. بۆیە ئەزیزانم، هەنگاوی یەکەم مردنی ئیختیاریانەی ئێمەیە، مردنی تەواوی ئەو هەوا و ئارەزوو ئەو منە تەزویرەی کە هەر یەکێک لە ئێمە بۆ خۆمانمان، ئەوەی کە مەسەلەن مەحوی خۆمان زۆر جوان لە جێگەیەک باسی ئەکا کە ئەڵێ کە سوتا دامی تەزویرم بەدامی ڕازی تەنویرت. ئەو نورەی تۆ طبعا لە جێگەیەک بۆ کۆڵەیەکە نور هەبێ، ڕووناکی هەبێ، بێگومان تاریکی وجودی نامێنێ. بەڵام ئێمە ڕۆشناییەکمانەیە، ڕووناکیەکمانەیە، ئەم ڕووناکیە درۆزنەی درۆینەی کە ئێمە هەمانە، ئەم خودە وەکۆڵێ درۆینەی کە ئێمە هەر یەکێک بۆ خۆمان دروستمان کردووە، ئەمە تەزویرە. ئەفەرمێ کاتێک کە ڕۆشنایی حەقیقەتی تۆ یای لە وجودی من، ئیتر هەرچی ڕووناکیە تەزویرەکەی من بوو بەدامی بۆیە عارفانی ئێمە یەکەم هەنگاو ئەڵێن ئەبێ بمری بۆ ئەوەی کە جارێکی تر زیندوو ببیتەوە. مەولاوی جتا و گۆزی خۆمان چەند جوان فەرموویەتی، هەر کەس تەوەلود دووبارەش نیەن، لابد سەعادەت ستارەش نیەن. هەر کەسێ دووبارە جارێکی تر لەدایک نەبێتەوە، بێگومان ئەستێرەی بەختی لە هەڵاتنا نییە و ئەستێرەی بەختی هەڵنایە. بۆیە ئەم بابەتە زۆر پێویستی بەوە هەیە خۆشەویستان، زۆر پێویستی بەوە هەیە کە بەڕاستی ئێمە بگەینە ئەو حاڵەتەی چۆن بتوانین مەرگی اختیاری خۆمان جارێکی تر دروست بکەین و بگەڕێینەوە بۆ ناو حەقیقەت و وجودی خۆمان. مەولانا بۆ ئەم بابەتە داستانێکی دروست کردووە کە داستانێکی زۆر ئەندامێزە. یعنی من هەر دواییش یەمەوانەیە بۆ کەڵگوەرگرتن و سوودوەرگرتن یەمەوە سەر 4 دێڕەبەیت لە شعرێکی مەولانە کە لە دەفتەری سێهەمی مەسنەویایە باسی کردووە، وابزانم غەزەلی ژمارە 309ە 3309 باس لە ئەم جۆرە مردنە اختیاریەکە کە هۆشیاری دروستەکە. یعنی ئێستا لەوە چێ مەسەلەن بپرسین باشە ئەم مردنە چۆن دەست پێکات، چۆن ئێمە بمرین و جارێکی تر زیندوو بینەوە. ئەمە خۆشەویستان هۆشیاری ئەیکا. ئەم کەلیمەی هۆشیاری هەڵگرن لە بیرتانە چی هەتا ئەوەی کە دوایی دێمەوە خزمەتتان و باسی ئەەکەم. عەزیزانم، مەولانا لە یەکێک لە داستانەکانە لە دەفتەری پێنجەمی مەسنەویە باسی یەک بابەت ئەکا زۆر عەجیبە. ئەڵێ تای قاجار
عفوا نەسەدی شای قاجار نا یەکێک لە پادشاکان بوو ناوەکەی ئێستا بیر چۆتەوە بەڵام ئەم پیاوە کردبووی بە عادەت باشە ئەم پادشایە کردبووی بە عادەت هەر هەفتەیەک چین و توێژێکی لە گەلەکەی خۆی لە نەتەوەکەی خۆی بانگێشتە کرد بۆ کۆشکی پادشایی داوەتێکی زۆر زۆر باشی ئەدانێ و دواییش وەکو ڕێزێک هاوکاریەکی پێ ئەدان و ماڵ ئاوایی لێ ئەکردن کابراایکی زۆر زۆر فەقیری داماوی قوربەسەر کە یعنی لە هیچ چین و توێژەکانە بوو گەدایەک و فەقیر و وەکۆ ڕێگە ڕیدەی کوچە و کۆڵانەکان بوو کە بیستی شتێکی ئاوا هەیە یەکسەر خۆی حازر کرد و ڕۆشت بۆ کۆشتی پادشا بەڵام پادشا یەک داواکاری لە ئامادەبووان هەبوو کە بە هیچ جۆرێک نابێ ئێوە تەقازا و داوای شت بکەن هەتا خۆم پێتانە بەخشم کاتێک کە چوونە ئەوێ ئەم کابرایە لە عەزرەتی ئەوەی کە پادشا چاوی کەرەمی لێی بێ یەکسەر هاواری کرد قوربان من لە هەمیان مستحقترم و هەرچیت کردووە هاوکاریەکە و بۆ من بەڵکو لە هەمیان زووتر و باشتر و زیاتر بێ ئەڵێ پادشا کە گوێی لە وتەی ئەم کابرایە بوو زۆری پێ ناخۆش بوو وتی من پێم وتم بە هیچ جۆرێک تەقەزا و بۆ مەکەن مادام کردت شەرت بێ هیچت پێ نەیەم و بڕۆ خۆحافیزە بێ کابرا لە داخانەیە زانی چی بکە بۆیە کۆمەڵێک فێڵ و حیلەی بەکارهێنا بۆ ئەوەی کە هەرچۆنێک بچێتەوە ئەوێ بۆ هەفتەی داهات و کاتێک کە سەرەی بۆ نمون ئاینی بوو جنی مەلایەتی لەبەر کرد و لەگەڵ ئەوانە ڕۆشت و بەڵام پادشا لە یەک بە یەکی مامەستا و مەلا ئاینێ ناسیەوە وتی ئای تۆ ئازانی من ئەوەندە وەکۆڵی گێژم ناو ناسمەوە بڕۆ خۆحافیزە بێ بۆ جارێکی تر لەگەڵ ئاسنگەران و کورەچیان و ئەمانەیە هاجلی کرێکاری و ئاسنگەری و ئەمانەی لەبەر کرد و ئەم جارەش هەر پادشان ناسیەوە و دەری کرد دوایەوە نەیزانی چی بکە وتی ئەبێ ئیلا حەلێک هەبێ بۆ ئەم بابەتە ڕۆشتەوە بە خادمی مزگەوتەکەی وت کە مردوشۆری مزگەوتەکەش بوو وتی بە قوربانە بم حاڵ و مەسەلەیەکی ئاوا هەیە وەرە هەرچیت کردووە من جوان کفن و دفن بکە و عادە دوا بووە لەو سەردەما جەنازەکانیان بردووە لە سەرڕێی پادشا دایان ناوە پادشا هەم دوعای خێری بۆ کردووە و فاتیحای لەسەر خوێندووە و هەم کیسەیە پارەشی خستۆتە ناو جەنازەکەەوە بۆ خانەوادەکەی کە بتوانن وە کۆڵێ مەسرەفی ژیانی خۆیانی پێ بکەن پێی ئەڵێ بەو مەرجەی کە نیوەی ئەوەی کە پادشا پێدەیان نیوەی بێ بە من ئەویش ئەڵێ بەسەر چاو دڵنیا بە لەوەی کەوا ئەەکەم بەڵێ جوان جوان کفنی ئەکا و ناو دارەمەی تێک و ڕێک لە بەردەمی هاتنی پادشا بۆ کۆشک لەوێ دای ئەنێ ئالەو کاتە کە پادشایەت بەرەو ڕووی کۆشکەکەی خۆی و ئەم جەنازەیە لەسەر ڕێگاکەی ئەبینێ وەک عادەتی خۆی فاتیحا ئەخوێنێ و دوعای خێری بۆ ئەکا و دەست ئەکا بە گیرفانیا کیسەیە پارەی بۆ دەربێنێ ئالەو کاتەیە کابرا یەکسەر خێرا کفنەکە لە خۆی ئەکاتەوە لەسەری خۆی ئەکاتەوە و سەیری پادشاکە ئەڵێ ئەها وازم نهێنا هەتا لێم سەندی بەڵام پادشا لەویا زۆر جوان جوابی ئاياتەوە پێی ئەڵێ ئەها منیش هەتا نەمردی پێم نەبەخشیت مەولانا لەم داستانە زۆر پند ئامێز و جوانەیە ئەوێ دروست ئەوەمان پێ بڵێ کە بەڕاستی ئینسان ئەگەر بێوێ جارێکی تر لەدایک ببێتەوە پێویستی بەو مردنە هەیە بۆ ئەوەی کە شاباش بکرێ شاباشی معنەوی شاباشی گەڕانەوە بۆ خودت شاباشی ئەوەی کە ئەم ئینسانە جارێکی تر ببێتەوە بەو ئینسانەی کە خوا لەسەر فطرەتی خۆی وەکو فەرموویەتی فطرة الله التي فطر الناس عليها لا تبديل لخلق الله خۆشەویستان ئەوەی کە پیاوە گەورەکانی ئێمە بە شێوەیەکی گشتی لە
ئەزمموی یان لە گێڕانەوەی ئەزمموی خۆیان بۆ ئێمە کردویانە تەنها بۆ ئەوە بووە کە بڵێن ئیشتیباهات و هەڵەیەک کە ئێمە خۆمان کردومانە ئێوەش پێیان تێمەپەڕن. ئەوەی کە ئێمە وای کردووە بە ناڕەحەتێکی زۆر زۆر گەورە پێی بگەین، ئێوە ژوا مەکەن بۆ ئەوەی کە بەڕاستی بگەن بەو گەنجینە گەورەی کە لە دەرونی خۆتانە هەیە. ئێمە ڕاستینی ڕێگا ڕاستەکەتان پێنیشان ئەدەین، خۆت بچیتە سەر ڕێگاکە ئیتر ئەو کاتە دۆزینەوەی گەنجینەی ناو دەرونی خۆت کارێکی زەحمەت نابێ. بۆیە تەنانەت ئەبێ هەر یەکێک لە ئێمە بەڕاستی بگەینەوە قەناعەتەی بۆ ئەوەی ئەم حاڵەتە ڕوو بدا و بگەڕێنەوە بۆ دەرونی خۆمان، نابێ بە دوای مامۆستاوە بین، مامۆستا لە دەرەوەی خۆمان. هەر کەسێک بینی کاتێک کە بۆ نمونە ڕێگەی یان گرێک کوێرەی تۆ ئەکاتەوە ئیتر پێ دوابێ ئەوە ئیتر مامۆستا ئەسلێکەیە. حتا مەولانە تەواوی ئەنبیا و ئەولیا تەورانە هیچیان ڕازی نەبوون پێیان بوترێ. مەسەلەن مەولانە پێی بوترێ حەزەتی مەولەوی، حەزەتی مەولانە، حەزرەتی حافظ. ئەوە ئێمەی مەسەلەن پیان ئەڵێن، بەڵام خۆم پیاوانە کەم نەبوون، پیاوی گەورە بوون. بۆیە ئەوان پێمانەڵێن مامۆستای ڕاستەقینە دەرونی خۆتە، گەورەترین مامۆستا دەرونی خۆتە. ئەگەر ئەتەوێ بەڕاستی پایکەی و ئەبێ بگەڕێتەوە بۆ دەرونی خۆت و ئەم فێرکاریانە لەگەڵ خۆتا ئەنجام بدە بۆ ئەوەی کە بگەیتە ئەو حاڵەتە. مەولانە بەجددی ئەیەوێ ڕێگەیەکمان پێ نیشان بدا، ڕێکمان گەڕێنێتەوە بۆ ئاستی هۆشیاریە. هەرچەند ئەم بابەتە من بەڕاستی کە دەستم مایە و کە ئەم برا عەزیز و خۆشەویستانە کە جەنابی دکتۆر داوای لێکردم کە بابەتێک لەسەر ئەمە ئامادەکەم، بڕواتان هەبێ یعنی بەردەوام لەگەڵ بابەتەکە خەریکم هێشتا هەر وەکۆڵێ لە سەرەتاکانیان کە ناتوانم وەکو خۆی بتوانم ینی چۆنەڵی بەچەند محازەرەیەکی تر بەچەند کاتێکی تر لە خزمەت ئێوەی ئەزیز و خۆشەویستە بگەینە ئەو نەتیجەی کە ئەمانەوێ باسیکەین. بۆیە خۆشەویستانم، ینی ئێمە بەڕاستی بۆ ئەوەی کە ها بەوردی لە بابەتە تێبگەین، وەکو عەرزم کردن چەندێ ڕێکم هێناوە کە هۆشیاری و کاتە وتم کەلیمەی هۆشیاری با لە نەزەر بگرین لە کۆتایی بابەتەکەی پێویستمان پێی ئەبێتوانێت لە خزمەتانە عەرزی بکەم. ئەوەیە کە بەڕاستی چەندێ ڕێکم لە مەسنەوی معنەوی مەولانە ئەهێنمە خزمەتی ئێوەی بەڕێز و خۆشەویست بۆ ئەوەی کە لە ئەسڵی بابەتەکە بەڕاستی لە دروستی بابەتەکە وەکو خۆی تێبگەین، بەڵام تکام وایە بە دیقەتەوە زۆر زۆر بەوردی گوێم لێ بگرن و گوێ لەم مەسەلەی هۆشیاریە بگرن کە لە خزمەتانە عەرزیەکە. مەولانە طبعا ئەڵێ دێڕێکی هەیە لێو دەست پێکە، ئەڵێ ئەز جەمادی موردەم و ناومی شودەم ڤەزنما موردەم بە حەیوان بەرزەدەم. مەولانە ئەڵێ جەمادات، ئەمە باسی وەکوڵێ سەرەتای دروستبوونی خلقەتەکەی، کاتێک جەمادات کاری خۆی تەواو کرد، باشە کاری خۆی تەواو کرد، ئەستێرە و مانگ و کەهکەشان و گردون بە مانگ و خۆر و ڕۆژ و زەوی و هەموو ئەم شتانەی دروست کرد، کاتێک کاری تەواو بوو وەکو ئەڵێ ڤەزنەما موردەم بە حەیوان ئەز جەمادی موردەم و نامی شودەم. یەکسەر لەوێ کاری وەکۆڵە کاتێک جەماد تەواو ئەبێ ئەگا بەچی ئەگا بە نەبات، و کاتێک کە لە نەبات کاری خۆی تەواو ئەبێ و مەسەلەن ئەم مسەوزەڵانی و ئەم هەموو وەکۆڵێ هینە دروست ئەکا ئەگا بەکوێ لەویش وەکۆڵێ مەرتەبەیەک ئەچێتە سەروتر، ڤەزنەما موردەم بە حەیوان بەرزەدەم. ئاخر خۆ بوون بە حەیوان پلێک باڵاترە، ینی بەرزترە لە نەبات پلەیەکیش بەرزترە وەکۆڵێ لە جەماد. مەولانە ئەڵێ ئەم هۆشیاریە کە هاتە ناو جەمادات مەرتەبەیەک وەکۆڵێ ینی ئەم وجودە وەختێک بە تەکامل گەیشت، کاری عالەم یان گردون تەواو بوو، ئەم هۆشیاریە چووە نێو نەباتات و دواتر کە نەباتاتیش بە تەکامل گەیشت دیسان ئەڕاتەوە نێو حەیوانات و
بەو شێوەیە لە سکی دایکمانە خۆتان نەزانن جەمادات نەباتات حەیوان ئیتر ئێمە ئەکا بەچی ئێمە ئەکا بە ئینسان بە مرۆڤەی کە هەین بۆ و ئادەم شدەم پلێک لە حیوانیەتیش هاتمە سەرەوە بووم بەچی بووم بە ئینسان بووم بە ئادەم پس چ تەرسەم کەی زموردەن کەم شدەم ئەڵێ هەموو ئەم مەرحەلانەم تێپەڕان من لە جەمادە لە عەدەما بووم تۆ لە عەدەما بوویە جەماد یعنی عەدەم باشە دوایەوە لە ڕووەکەوە مەسەلەن سەرچاوی گرت ڕۆک بۆ هۆیەوەی کە مەسەلەن بۆ نمونە ئەو حیوانە مەنەویە دروست ببێ دوای ئەوە کە ئەمانش کاری خۆی تەواو کرد هەمووی ئەم هۆشیاریە کە دروستی کرد گەیشت بەکوێ گەیشت بە دروستبوون و تەکاملبوونی ئینسان جاوەرە سەیریکە ئەڵێ چێ ئەماکە ئەڵێ هۆشیاری ئەمە هۆشیاری ئەم گۆڕانکاری و تەحەولە ئەکا بۆیە ئەڵێ پس چ تەرسەم کەی زموردەن کەم شدەم ئیتر کەوایە کە باسی مردن ئەەکەین ئێمە خۆشەویستان ئەمانە هەمووی مردن کۆتاییان پێهاو ئێستا من ئەم ئینسانم کەواتە ئەڵێ پس چ تەرسەم کەی زموردەن کەم شدەم کەواتە بۆ لە مردن بترسم کەی بە مردن کەمم کردووە بە مردن زیام کردووە خۆشەویستان تا ئەم لەحزەیە زۆر وازحە کە ئێمە ئەمە ئەزانین گەیشتین بەکوێ گەیشتین بەمەی کە ئێستا ئێمە مرۆڤین بەس ئایا ئیتر لە ئێستاە ئەبێ ئیتر ئەمە بوەستێ نەخێر خۆی گرنگیەکە لەمایە لە ئێستا بەدواوە ئیتر ئێمە ئەبێ ئەم تەحەولاتە چۆن بکەین و ئەبێ بۆ چۆ بڕێین بۆیە مەولانا ئەڵێ چی ئەڵێ حەملەیەکی ترم کرد هەوڵێکی ترممە حەملەی دیگەر بمیرم ئەس بەشەر تا بەراورم ئەز مەلایک باڵ و پەڕ ئەڵێ یەک هەوڵی ترممە بۆ ئەوەی کە لێرەوە لە ئینسان بوونەوە لە بەشەر بوونەوە هەنگاوێکی تر مەرتەبەیەکی تر بڕۆمە سەروانێ بگەم بەکوێ دەکەم باشە ئەم سەهۆڵبەندانی بیرە بشکێنە تا هەمانە ئەم منە واقعی کە ئێمە هەمانە ئەم سەهۆڵبەندانی بیرە بشکێنە تا بزانی ڕەمکێشی گشت مەلانی لە تەشقی ئاسمانی مرۆڤ دەگاتە شوێنێ مەگەر خوددا لەوێ بێ ئەمە ڕێک بابەتەکەی ئێمەیە مرۆڤ دەگاتە شوێنێ مەگەر خوددا لەوێ بێ بنۆڕ چ پایە بەرزی هەر هێندەیە خوددانی خۆشەویستان ئێمە تێگەیشتین کە پێشتر لەو سێ قۆناغە تێپەڕین ئەو بەیتەی کەوتمان ئیشمان پێیەتی پەس چ تەرسەم کەی زموردەن کەم شدەم ئەوەیە کە ئیتر ئەبێ ئێمە لەمە دووە تەحەولێکی تر بۆی بگەین بەکوێ بگەینەوە بە صیبغەت الله ومن ئەحسن من الله صیبغە خۆشەویستان ئێمە بەڕاستی کۆمەڵێک شتا کە بەڕاستی هاوشوناسی هاوکوفئی جەستەییمانن نەک ڕۆحیمان ئەمە ئیشکالەکەی دروست کردووە بۆیە ناتوانین وەکو مرۆڤ کار لەسەر خۆمان بکەین و لەو ئینسانی بوونە لەو بەشەر بوونە هەنگاوێک باڵاتر بڕۆینەوە سەرەوە و ڕەنگی بێڕەنگی خوددا بگرین ئەخر ئێمە ئەگەر پرسیار بکەین کە ڕەنگی خوددا چۆنە هیچ کاممان بەڕاستی لەوە ناگەین کە ڕەنگی خوددا چۆنە چونکە ڕەنگی خوددا لە بێڕەنگیایە و مرۆڤیش نابێ ئەسیری هیچ ڕەنگێک ببێ ئێمە بە سروشت و بە تەبیعەت خۆشەویستان کاتێک کە لە دایک ئەبین لە 2-3 ساڵیە مان هاچۆنەڵی ئەبێ بە شناس بۆ نمونە بۆی کە نزیکتان کەمەوە لە بابەتەکە ئەگەر دایک و باوکمان هاندەری مەسەلەن یەکێک لە تیپەکانی دووگۆڵی و ئەمانە بن هەر ئەم مناڵە مەسەلەن سەیرەکەی جلی ئەو تیپە کاڵی ئەو تیپە تۆپی ئەو تیپە چوزانم هەموو ئەم شتانە هاوڕەنگبوونی لەگەڵ ئەو شتانەیە بۆ دروستەکەن ئەم وردە کاتێکە گەورە ئەبێ چیەکە دوژمنایەتیەکە لەگەڵ دەیارەکانی ئەم تیپە
جنێ و ئەدا تەرانەت بە نارەکانی ئەم تیپە زۆر زۆر بێتاقەتە بێ و جاری وا هەیە ئەگاتە هەیەجانێک لەسەر ئەم بابەتە لەور نییە کەسێکیش بکوژێ ئەمە کێ بۆی دروست کردووی ئەمە ئەم بەشەریەت و هاوشوناز بوونەمان لەگەڵ ئەو شتانەی کە ئەی بینین نەک ئەو شتانەی کە نایبینین بۆیە مەولانا لە جێگەیەکە زۆر بە جوانی ئەفەرمێ هەرکی بیڕەنگی ئەسیری ڕنگ شد هەرکی بیڕەنگی ئەسیری ڕنگ شد موسیا با موسیا دەرجانگ شد ئەڵێ هەر کاتێک کە بێڕەنگی ئەسیری ڕنگ ئەبێ ئەخر ئێمە بە سروش کاتێکە لە عەدەمەوە هاتوین بۆ ئێرە هیچ ڕەنگێک هیچ تایپێکی تایبەت هیچ ئاوازێکی تایبەت وەکۆڵێ ئێمەی نەلاوانەوە و ئێمەی تەڵقین نەکردووە بەڵکو لەسەر ئەو فیتڕەتە خواییە دروست بووین و کە ئێستا لە کۆتایی بابەتەکەیە ئاماژەی پێەکەم لە خزمەتانە ئەوەیە کە ئێمە ئەبێ ئەسیری هیچ ڕنگ و بۆیەکی تایبەت نەبین هەرکی بیڕەنگی ئەسیری ڕنگ شد موسیا با موسیا دەرجانگ شد هەر کاتێک ئەڵێ کە بێڕەنگی ئەسیری ڕنگ ئەبێ موسا لەگەڵ ئەبێتە شەڕیان ئەمە بەستی یعنی چۆن ئەڵێ نمونەیە کە ئەیهێنێتەوە مەبەستی ئینسان لەگەڵ ئینسانە ئەبێتە شەڕی دەی ئینسان ئەبێ لەگەڵ نەفسی ئەبێتە شەڕی یعنی موسا ئەبێ لەگەڵ فیرعەونا بە شەڕ بێ نەک لەگەڵ وەکۆڵێ ئینسانێکی هاو ئیمان و هاو دین و هاو قیبلەی خۆی مەبەستەکە لەمایە تۆ گەورەتری کە ئینسان ئەبێ لەگەڵ ئینسانی خۆیە تەبا بێ کۆک بێ گیانێک بە مەحەبەتەوە دروستکە کە بە مەحەبەتەوە دان بنێن بەیەکە و جیاوازیەکان بەو پەڕی وەکۆڵێ خۆشەویستی و مەحەبەتەوە قبولکەن بۆیە مەولانا ئەڵێ پێویستە جارێکی تر لە دوای ئەوەیشی کە ئەبمە مەلائیک باشە یەک هەوڵی تر یەک حەملەی تر بکەم بۆ ئەوەی ئەم ئینسانە سەطحیە بێمە دەرەوە هەنگاوێکی تر وە پلەیەکی تر بڕۆمە سەرەوە بۆیە ئەڵێ چی باز مەلەک بایی دەم جوستەن زجوو كل شيء هالك إلا وجهه ئەڵێ هەرچی لەم جیهانەیە لە ئەستێرە و لە گەردون و لە گیان و لە مرۆڤ هەر هەمووی فانیە و تیاچێ إلا وجهه كل شيء هالك إلا وجهه ئەم ئاەتە قورئانیە زۆرتر ئێمە لەسەر کێلی قەبرەکان ئایان بینین بەداخەوە کە ئەبوو ئەم ئاەتە بۆ زینوەکان بخوێنرایەتەوە نەک بۆ مردوەکان ئەم ئاەتە مەبەستی ئەوەیە کاتێک کە ئیتر هەموو شتێک لە بینەچێ وەختێک کە ئیتر تۆ ڕەنگی خوا ئەگری چونکە خوا فەرمێ خەلق الله ئادەم على صورته لە حەدیثێکی قودسیە پێغەمبەر صلی الله علیه وسلم باسی فەرمووە ئەفەرمێ لەسەر شێوازی خۆی دروستی کردووە کەواتە ئەم هەموو تەحەولاتانە ئەم اختیاریە یەک لە دوای یەکانە بۆ ئەوەیە چی بۆ ئەوەیە کە جارێکی تر تۆ بگەیتەوە بەخوا ڕەنگی ئەو بگری چونکە کاتێ مرۆڤ ڕەنگی ئەو ئەگرێ ئیتر تیاچوون چییە و مردن چییە و نەمان چییە ئەو بۆ هەمیشە و ئەبەدی بە زیندویی ئەمێنێتەوە وەکوونالیە فەرمێ یەک ڕەنگم و بێ ڕەنگم و ڕەنگین بە هەموو ڕەنگ بەم ڕەنگە دەبێ ڕەنگ ڕێژی عشقی حەقیقی زۆر سوپاسانەکەم من شتم زۆر نەبوونی کات ئینشاءڵڵا کۆتایی پێهێنم ومێ دەخوازم کە حوسەڵە و تاقەتتان لەگەڵ ما بوو بێ و بێزار نەبوو بێتن زۆر زۆر سپاس بۆ هەموو لای دەست و چاوت خۆش بێ زۆر زۆر سپاس بەڕاستی هەم بابەتێکە لی تێر نابین هەم زۆریش پێویستە بۆ هەمومان بە تایبەتی وەکو گوتشمان لەو ڕۆژگارەی کە هەمومان هەز دەکەی هەز بە نامۆبوونێک دەکەی هەز بە تۆرانێک و پەرێشانیەک دەکەی لەگەڵ خودی خۆتدا بەڕاستی ئەو بابەتە گرنگە بۆ ئەوەی بتوانین هەر هیچ نەبێ هەڵوەستەیەک بکەین تێڕامانێک لە ناخی خۆمان بکەین چکە بەڕاستی کە بەڕێزان کە باس لە گەڕانەوە بۆ خود دەکەین مەبەستەوە نییە تۆ بێ کەسێکی نوێ مەبەستەکە زیاتر ئەوەی ئەو کەسە ڕاستەقینە بدۆزیەوە کە لە ناخی خۆتدایە کەسەکە هەیە بوونی هەیە بەڵام ون بووە لەبەر
هۆکارێکی دەرەچی لەبەر بەلاداچوونێک لەبەر بەلا ڕێداچوونێک بە هەر شێوەیەک بێ. من بە ناوی هەمووانەوە سپاسی بەڕێستان دەکەم مامۆستا بلال، زۆر زۆر سپاس. دەزانم ئەو بابەتش قسە زۆر هەڵدەگرێت. سپاس دەکەم یاخوا سەلامەت و برای گیان. ئێستاش ئەگەر بەڕێزان ئێمە چاتەکەمان ڕاگرتبوو بۆ ئەوەی تەرکیزمان لەسەر قسەکان بێ، هەر بەڕێزێک پرسیاری هەیە دەتوانێت یان دەستی بەرزکاتەوە یان لە چات بۆکس پرسیارەکەی بنووسێ. هەتا ئەو پرسیارانە دەنووسرێ. دەڵێ مامۆستا محەممەد قادر دەڵێ بۆ وەکو عرفانیەک بۆ هەڕووتان لە مەولانایە، لە باشوورش کەسانی عیرفانیمان زۆرە وەکو نالی و مەحوی. لەبەر بابەتەکە ئەو بۆ هەندێک نمونەشی هێنایەوە بەڕێزان باکیدی، بەڵام بە ئەو پرسیارەی مامۆستا خانزار ئیسماعیل وەربگەین. مامۆستا خانزار فەرموو، مایکەکەت دەتوانی بکەیەوە بفەرموو. السلام عليكم ورحمة الله. عليكم السلام. وعليكم السلام ورحمة الله. سلااو ڕێز لە هەموو لایەک بەتایبەت لە مامۆستای لەو بستەکانی یاخوا خەرمانی بەرەکەت یاخوا خامەی ڕەنجین بەجددی چێژمان لێبینی. بەس دەمویست ئەو دێرە کۆتایی ئاخیری لە دووبارە بکەیتەوە. ممنونت دەبم چکە بەجددی زۆر کاریگەر بوو ئەوەی کۆتاییەکە. لە کۆتاییدا ئەمە کو مەسەد بڵێ ئەگەر بە دوو ڕستا وامان لێ بکەی کە ها وەکو مامۆستایان ئێمانان بگەڕێنەوە لە خودمان وەکو خۆت چه ئامۆژگاریەکمان دەکەی، چه ئاراستەکمان دەکەی. سپاس دەکەم خاتون گیان، دەستەکانت خۆش بێ. نازانم ئێستا جواب بەمەوە مامۆستاگیان یان دوای؟ بەڵێ جواب بدەوە. خاتونی ئەزیز، من حەدم نییە بەڕاستی وەکۆڵێ ئامۆژگاری کەس بکەم چکە خۆم پێویستم بە ئامۆژگاریە بەڕاستی. بەڵام یەک کێشەی سەرەکی هەیە، ئێمە هەمومان باسی نەفسەکەین، باسی ئەوەکەین کە بەڕاستی نەفس مرۆڤ فریوەیە، شەیتانێکی وەکۆڵێ زۆر خەبیسە، زۆر ناشرینە، زۆر کاری نامرۆڤانە بە ئینسانەکە. بەڵام هیچ کەسیشمان دەستبەرداری ئەو نەفسە نابین. گەورەترین ئیشکالی ئێمە ئەوەیە بەڕاستی چۆن بگەین بەو حاڵەتە بەس تەنها وەکۆڵێ بتوانین ئەو نەفسەی کە کردوینی بە کۆی لێ خۆی هیچ نەبێ بتوانین تۆزێک ئازاد بین لێ. یعنی مەولانا فیه ما فیه شتێکی زۆر جوان باسەکە، ئەڵێ کاتێک شمشێر لە ناو کێلانایە، ئەڵێ ئەو شمشێرە کەس نازانێت شمشێرێکی بڕندە و تیژ و وەکو ئەوەیە، هەتا لە مەیدانی ڕوبەڕووبوونەوەیە ئەم شمشێرە لە کاڵان هەڵ نەکێشرێ. بۆیە ئەڵێ سەیف اللهش بەو کەسە ئەڵێن کە بتوانێ ئەو شمشێری حەقە بێ و سەرەتا و پێش هەموو شتێک لەگەڵ نەفسی خۆیان ڕوبەڕوو بێتەوە و شەڕی لەگەڵا بکە. کاک ئەحمەدی موفتیزادە شتی زۆر لەو بابەتە جوانی هەیە. یعنی ئێمە بەداخەوە من چونکە ئەم بابەتی خودشناسیە بەو قوڵیە لە مەولانا زۆر ئیسفادەم کردووە، ینا خۆ عاریفەکانی لای خۆمان نالی مەحوی. یعنی ئەگەر من وەکو عەرزم کردن بڕواتان هەبێ ئەمە سەرەتا بوو کە باسم کردو. یعنی ئەگەر بینە سەر ئەوەی کە بە قوڵایی بچینە ناو ئەم بابەتە، پشتی زۆر تایە چۆن ئێمە بتوانین مەرحەلەکان ببڕین، چۆن بتوانین مەسەلەن ئەو قۆناغە لە وەکۆڵێم لە مەملەکەتی عیشق تەی بکەین هەتا ئەگەینە کەماڵ، هەتا ئەگەینە ڕەزا. بۆیە کە ئەویش حەوت مەرتەبەیە وەکو مەولانا باسی ئەکا هەفت شاری ئێش کراوە گەشت عەتار ما هەنووز ئەندەر خەمی یەک کوچەیم. یعنی ئێمە تازە ئۆتین لە خەمی کوچە و کۆڵانێکا کە ئەو هەر حەوت شارەکەی عەشق گەڕا. بۆیە ئومێ دەکەم بەس تەنها بتوانین ئەو نەفسەی کە ئێمە هەمومان جنێوی پێ ئەیە، هەمومان مەسەڵەن قسەی پێ ئەڵێن و ئەڵێ نەفس بەدکارە و ئاوایە و ئاوایە و ئاوایە، واقعیانە و ڕاستەقینانە ڕۆژێک بتوانین ڕوبەڕووی ئەم نەفسە ببینەوە. یعنی مەحوی زۆر جوان باسیەکە، ئەڵێ نە دەوران و نەخزمان و نە دەوران و نەخزمانم بە من ناکەن ئەوەی نەفسی خەسیسم مەحویە کردوویە دەربارە. با کاتی ئەو خۆشەویست و بە ڕێزانی تریش نەگرین. سپاس بۆ دەست خۆش مامۆستاجان.
مامۆستا بەڕێستان سەنگەر ئەگەر هەندێک لە پرسیارەکانی چات جەنابەت وەربگری زۆر باش دەبێت. وەک وەڵامێک بۆ مامۆستا محەممەد باکیدی لەبەر کاتەکە و لەبەر با بڵێن گونجانی لەگەڵ بابەتەکە زیاتر مەولانا نمونونەکانی هێنرایەوە، بەڵام ئەوانی خۆشمان با بڵێن هەم نالیە مەحویە هەمویان بەڕاستی وەکو دەڵێ دەستێکی باڵایان هەبووە لەم بابەتەش، بەڵام بەهۆی کەمی کاتەکەەوە مامۆستا سەنگەر فەرمووی. بەڵێ دکتۆرجان بەڕێزە چی دیکە هەم بە ناوی مامۆستا محەممەد پرسیار دەکات ئستاذیان چۆن لەم ڕۆژگارەیە بتوانین خۆمان بدۆزینەوە بە شێوەیەکی پراکتیکی، ئایا خوێندنەوەی کتێبە و ئایا دوورکەوتنەیە لە کۆمەلگا یان چۆن؟ نە دوورکەوتنەوەی لە کۆمەلگا و نە خوێندنەوەی کتێبیشە. کتێب زانستت پێ ئەدا، یعنی ئەوەی چیرۆکی موسا و حەزرەتی خزر سەلام قورآنە فەرمێ فەوجەدا عەبدەن من عیبادینا، کە عەبدێک بوو لە عەبدەکانی خوا، بەڵام بەڕاستی وەکوڵهێ لەو من لەدونیاوەی کە خۆی فەرمێ وعەلەمناه من لەدونا عیلما، کە عارفان و ئەنبیا و ئەولیان لەسەر ئەو بابەتە وەکوڵێ زۆر وەکوڵێ دەستدا ئەگرن زۆر، یعنی چۆنەڵی مەطلەبیانە ئەوەیە کە بەڕاستی ئینسان بتوانێ بگاتە شوێن و مەرتەبەیەک خوا ئەو عیلمەی پێ ببەخشێ. یعنی ئەو عیلمە بە ئاسانی دەست ناکەوێت، بە تەفەکر، بە ڕیاضەت، بە بێداری ڕۆحی، نەک بێداری وەکۆڵی جسمی. یعنی تۆزێک لەگەڵ نەفس و دڵ و دەرونی خۆمانە خەریک بین، چونکە بەڕاستی ئینسان ئەگەر بۆ ئەوەی کە ببێتە ڕەند، بۆ ئەوەی کە ببێتە عاریف، یعنی نانی خۆمان زۆر جوان باسی کردووە. ئەفەرمێ خۆشا ڕەندێ لە دنیا بێ موبالات و مجەڕەد بێ، بە ڕۆژ زیندەی جەماعەت بێ، بە شەو مات و مجەڕەد بێ. یعنی بەجددی ئینسان کە ئەوێ بگا بەو پلەیە بەو جێگەیە کە ئەوێ ئیتر خۆی ئەو ئاسوودە ڕۆحیە بۆ خۆی دروستکە، ئەبێ بە ڕۆژ زیندەی جەماعەت بێ، لەناو خەڵکا بێ، بەڵام بە شەو مات و مجەڕەد. شەو بۆ ئەوەیە کە تۆ ڕازەکانی خۆت لەگەڵ خوایە، کلێنەکانی خۆت بەخوا بڵێ، عیشق لەگەڵ ئەوە دروست بکەی، عیشق بازی بکەی بەجددی لەگەڵیا، هەستکەی کە نزیکتە. خوا خۆی ئەفەرمێ ونحن أقرب إليكم من حبل الوريد، من ئەوەندە نزیکم ئیتر لە عەنی کە ئەڵێ لە ڕێی بنای گوێتان نزیکم، یعنی لە ناو وجودی تۆیە. ئەمەم ئاەتە وازحە یعنی. بەڵام ئێمە بۆ لەبەرەوەی کە ئێمە بەردەوام ئەو شتانە لەسەرەتی کە چاومانەی بینێ، چاویش هەموو شتێک دەرگ ناکە عەزیزان. بۆیە نالیە فەرمێ لە وەختەوە بیستومە دیتن بەقەدەر چاوە، هەرموم لە بەدەن یەکسەر وەک عەینی فەنەر چاوە. فەرمێ لەو کاتەوە کە بیستومە بەجددی بینین، هەتا مەودایەکی کەم و کورد ئەتوانێ شتەکان ببینێ. بۆیە تەواوی مووەکانی گیانمم کردو بە چاو، بۆ ئەوەی بگەیتە ئەوە بەڕاستی ئەبێ وا بکەی. بەڵێ دەست خۆش بێ ئوستاذیان. بەڕێزە چیریکە بە ناوی مامۆستا بە ناوی فێنک تەڵعات دوای دەستخۆشی دەپرسێت خۆ دۆزینەوە و نزیک بوونەوە لە خود بە چەند قۆناغێک ئەنجام دەدرێت و دەتوانی پێی بگەیت، بەڵام چۆن بتوانین جارێکی دیکە خۆمان ون نەکەینەوە؟ بەڵێ ئێمە بەڕاستی کەی توانیمان ئەوەی کە قورسی کردوین بە زەویەوە و ئەوەی کە دڵمانی تەواو لە هەموو شتێک پڕ کردووە لە خوانە بێ، یعنی کەی توانیمان ئەم بکەینەوە بۆ ئەوەی کە خوا جیلوەگای خۆی بۆکو لە شعرێکا مەحویە فەرمێ دەبێ حرمەت بگیرێ جێ نەزەرگەی حەزرەتی یارە. یعنی جێنەزەرگە یعنی ئەو جێگەیە کە خودا خۆی نەزەری لێ کردووە، یان جیلوەگای ئەوە. بۆیە ئەو وەختەی کە تۆ بەردەوام یعنی بەم عیشقەوە ڕێەکەی و نایەڵی شتێک غەیری خوا بێتە ناوی، دڵنیا بە بۆ هەمیشە بە زیندوی ئەمێنیتەوە و بەو ئاسوودەیەوە ئەمێنیتەوە کە جارێکی تر خۆ دوون نەکەیتەوە. و ڕازگۆ بین، مهمترین شت ئەوەی ئێمە ڕازگۆنین لەگەڵ خۆمانە،
یعنی ڕاستگۆیی وا ئەکا کە بەڕاستی ڕاستگۆیی لەگەڵ خۆمانە ئێمە هەموو شتێکی خۆمان ئەزانین خۆمان باش ئەناسین ئەزانین چیمانەوێت ئەزانین تموحەکانمان تا کوێیە ئەزانین وەکۆڵێ ئەوەی کە ئەها چۆنەڵێ چاوچنۆکیەکانمان پلە و پایە و پۆستەکانمان ئەوەی کە ئەمانەوێ بەدەستی بێنین ئەوەی کە ئەمانەوێ وەکۆڵێ وەری بگرین ئەمانەمان تا کوێیە تۆ ئەگەر ئەمانەت ناسی ئەو وەختە زۆر بە ئاسانی ئەتوانیت داواکاریەکانی وەکۆڵێ ڕۆحی خۆشت بە بەردەوامی ئەبدەیت کەیتەوانی و پڕیکەیتەوە. دەست خۆش بێ مامۆستا نەوزاد دەستی بەرز کردوێتەوە فەرموو مامۆستا. بەڵێ سەرەتا دەستخۆشی بۆ بەڕێستان وەکو دامەزراوی مێگامانی ئەکادیمین پاشان دەستخۆشی بۆ بەڕێز مامۆستا بیدار کیوانی سوپاسی دەکەم بەڕاستی ئەو شەو ئێمەی خستە ناو جیهانی مەولا ناو جیهانی پیاوە گەورەکان جیهانی عەشق و عیرفان بەڕاستی سپاس دەکەم مامۆستای پرسیارێکم بۆز بوو لە ئەوەندی کەوا گوێم بۆ بەڕێز ڕاگرت طبعاً یەک لەو وتانی بەڕێز مامۆستا بیلال ئەوە بوو کە دەڵێت دەبێ مرۆڤ لە ناخی خۆیەوە دەست پێ بکات نەک لە مامۆستاوە چونکە خۆی خودی خۆی باشە دەناسێ وەک لە مامۆستا بەڵام ئەوەندی کە من خوێنەوەم بۆ جیهانی تەسەووف هەبوو کتێبی پیاوە مەزنەکانم خوێندوتەوە دەڵێ مرۆڤ پێویستی بە موڕشید هەیە یعنی موڕشید بۆ ڕێگانەدا ڕشتۆ کە ئینسان دەیەوێت پێیدا بڕوە پێم خۆش ئەگەر کەمێکیش بیت بخاتە سەر ئەو دوو فکرێ سوپاسی دەکەم دووبارە سوپاس بۆ بەڕێستە دەستت خۆش بێ زۆر سپاس مامۆستا جان فەرموو مامۆستا بیلال. سپاس دەکەم مامۆستای جان مامۆستای عەزیز زۆر سپاس بۆ تێبینیەکەت بەڕاستی تێبینێکی زۆر جوان بوو خۆشەویست جەنابی عاریفە گەورەکان و حتا قسەیەک کە ئەدرێت دەرێ نیسبەتەکەی ئەدرێتە پاڵ ئیمامی عەلی کە من ئەوەی تحقیقیشم کردووە لەسەر دەرگای کۆنی دەروازەی شاری یۆنان ئەمە کاتێک کە لە سەردەمی سقراط و ئەرسطۆ ئەوانەیە لەسەر لە دیلفا بە گەورەی نووسرا بوو ینی بە ڕۆمانی بەس من بە فارسی بابەتەکەم خوێندۆتەوە نووسرا بوو خودرا بشناس خۆت بناسە. ئیمامی عەلی ڕەحمەتی خوای لێبێ فەرموویەتی من عرف نفسه فقد عرف ربه ئەوەی کە خۆی ناسی بێگومان خوداش دەناسێ. مەرحەلەی یەکەم ئینسانێک ئەگەر خۆی نەناسێ ذاتی خۆی نەناسێ مەبەستم ذاتی خۆیەتی چوون بۆ لای پیری دەستگیر کەڵک و سوودێکی وای پێ ناگەێنێ کە نەتوانێ سەرەتا و پێش هەموو شتێ بەسەر ئەم نەفسە پیسە خەبیسە خەسیسەیە وەکۆڵێ زاڵ ببێ. نمونێکی بەسیتت بۆ بێنمەوە بۆ ئەوی کە لە بابەتەکە زۆر بە جوانی تێبگەین. شێخ حەسەنی خەرەقانی ڕەحمەتی خوای لێبێ گەنجێک هات بۆ لای بۆ ئەوەی کە بیکاتە موریدی خۆی هەرچی هەوڵیدا شێخ حەسەن قبوڵی نەکرد وتی تۆ چی ئەڵێ بەخوا ئەوەت بۆ ئەەکەم ئەوتی کاکە تۆ ناتوانانی ببیتە مورید من ناتوانم ئەوەی کە ئەمەوێ لە تۆ دروستی بکەم. زۆر لەگەڵ یاخەری ئەو ڕۆژە بەجێ هێر بۆ بەیانەکەی هەم هاتەوە هەر بە هەمان شێوە ڕەتی کردەوەتی تۆ ناتوانانی ببیتە موریدی من. جاری سێهەم ئەوەنە لی پاڕایە وتی دڵنیا بە لەوەی کە هەر شتێک تۆ بتەوێ منەیکەم وتی ئاوا وتی باش ئەو دێگی ئەو دێی ئەو بەرمانەوە پیاوێکی پیری پشکۆماوەی تایە زەعیف بێدەرەتان هەر ئاوایەکی لێکەکەوێ بە عەرزە ئەڵێ لە دوی نیوەڕۆیە کە ئیتر لە کاتی گەرماکە کە ئەو خەریکی دەستکەنە و کۆمەڵەشتی لەم بابەتانەیە بڕۆ لە دواوە حتا هێزت یا یەک شەقیتی ئەڵڵە ئێژەڵە یا شێخ بۆ خاتری خوا یعنی من هاتووم بووم بە مرید
ببم بە مرید لای تۆ، یعنی ئەم تەکلیفە قورسە، یعنی اینجا کابران نە ئەی ناسم نە ئەم ناسێ نە ئەزانێ من شێم، هیچ شتێکم نییە لەگەڵ آخر معقول نییە من بۆچی بچم شەقی تیاڵ بە ئەڵێ دەی بەخوا تۆ بەکەڵ چێوە نایبی بە مریدی من. وەختێک لە خۆشەویستی و چۆن ئەڵێ حەریز بوونی لەسەرەوەی کە بێ بە مریدی شێخ حەسەن ئەڕوا و بەگوێیەکە و لەو کات و سات و شوێنەی کە پێی وتووە ڕێک بە حەچی هێزی هەیە یەک شەقەڵایە لەو پیاوە کە ئاوا پیاوە پیرەکە ئاوڕی بۆ ئەیاتەوەڵە ئەی بە قوربانە بم توخوا قاچە عەزێتی نەگەی گیانەکەم بەخوا من گۆشت و وەکوڵێەوەە قەڵاو نیم گۆشتم پێوە بێ و هەموو گیانە هەر ئێسقانە ڕقەکەیە ئەترسم قاچە عەزێتی گەیشت بێ. ئەنیش زۆر سەری سوڕ ئەمێنێ لەمەیە کاتێک کە ئەگەڕێتەوانێ بۆ لای شێخ حەسەن، شێخ حەسەن پێڵێ ها چی و کرد چویت؟ ئەڵێ ئەرە وەڵی چووم بەس بە گریانەوە گەڕێتەوە زۆری پێ ناخۆش بۆ کەوای کردو. ئەڵێ ئەی ئەو چی پێوتی کە لە دوای ئەوەی کە ئەوەت کرد؟ ئەڵێ وەڵا ئەویشە ئاوای پێوتم وتی بەخوا ئەترسم خۆ قاچە عەزێتی گەیشت بێوەمان. ئەڵێ کوڕم کەی توانیت بەسەر نەفسی خۆتاوەکو ئەو پیاوە لەسەر حەقی خۆشی کە تۆ تەعەداد لێ کردووە، کە تۆ سنووری ئەوت شکاندووە، کە تۆ سنووری ئەوت تێپەڕاندووە، کەی توانیت ئاوا لەسەر حەقی دان بە خۆتا بگریت و نەفسی خۆت سەرکەشکەی بکۆڵێ سەرکوتکەی سەرکەشی نەکەی ڕەتفعلی خراپت هەبێ بەرامبەری ئەوە ئەتوانم بتکەم بە مریدی خۆ. بۆیە هەردوو حاڵەتەکە ضرورە، بەڵام پێش ئەوەی بڕۆینە لای پیرێک پێویستمان بە چاکردنی ناوەی خۆمان هەیە. ئەنجا ئەو پیرە ئەتوانێ دەستکاریمان بکە و ئیشمان تیان بکە. هیوادارەکەم نازانم وەڵامەکەم گەیشت بێ. دەست خۆش بێ مامۆستا سەنگەر بەردەوام بە. بەڵێ دەست خۆش بێت. مامۆستا سازان پرسیار دەکات لەبارەی خود و دەپرسێت لە شعری کلاسیکی خود ئایا چەمچی خود لە شعری کلاسیکی کوردیدا چۆن دەردەکەوێت و ئایا وەک سەرچاوی شانازیە ململانەیە یان باگا هاتنەوەی ڕۆحی وێ نادەکرێت؟ مەڵێ لە شعری کلاسیکا بە چەند مانایەک هاتووە، دیارترینیان وەکۆڵێ بە نەفسی ئەمارە پێناسە کراوە، بە ئەوە پێناسە کراوە کە ئەم نەفسە ئەتوانێت بگاتە جێگەیەک کە زۆر پەنی گەورە بە، بەڵام بە شێوەیەکی گشتی لە شعری کلاسیکا بۆ ئەوە بەکارهێنراوە کە زیاتر سەرزەنشت کراوە بۆ ئەوەی بگاتە تەعالیمە باڵاکانی وەکۆڵێ ئیمان و ڕۆشنایی ئیمان و ڕۆشنبوونەوەی دڵ و دەروون. یعنی حتا مەسەلەن بۆ نمونە نالی کاتێک کە باسی خۆی ئەکا ئەڵێ من سەروی ڕەوانی چەمەنی عالەمی باڵام، سەروی ڕەوان ئاخر ئەگەر داری سەروتان بینی بێت چنار زۆر زۆر بەرزە هەر ئەڕوا بەرەو سەرەوە. ئەڵێ من هی عالەمی باڵام بەڵام نالی بە توفەیلی بووەتە سایە لە دوو من. ئەم نالیە جا دوو من بەکارهێنێ، ینی دوو خود بەکارهێنێ، خودێکیان خودە ئاسمانیەکەیە، خودێکیشان خودە زەمینیەکەیە. ئەڵێ ئەم خودە زەمینیە وەکو کەسێکی مشەخۆر بە دوای منەوەیە، بۆیە نایڵێ بگەمەوانێ بە ئەسڵەکەی خۆم. یعنی حتا لە جێگێکی ترا مەسەلەن زۆر جوان باسیە کە فەرمێ نالی چییەوە میسلی جوعەل غەرقی شیاکەی، خۆ تۆ بە حیسابێ وەکو پەروانە شەمت بوو. بۆ ئێستا بووی بە قالۆن شەو غەرقی ناو پیسایی و شیاکە و ئەوەی دنیا بوویت، خۆ تۆ بە حساب پەروانە بوویت و پەروانە ژەبێ هەمیشە لە دەوریش. بۆیە لە عیشقی تۆیە پەروانە لە دووری گوڵدەکاناڵە، لە عیشقی تۆ دڵی بولبول لە بۆ گوڵشێت و عەوداڵ. دەست خۆش مامۆستا. بەڵێ مامۆستا سەنگەر بەڵێ دکتۆر جان عەفو. مامۆستا جان دەست خۆش بێ. مامۆستا بتوێن
دوای دەستخۆشی و هیوای لەشساغی بە بەڕێستان پرسیار دەکات چۆن ئێمە وەکو مامۆستایەک چۆن وا لە خوێنکارەکانمان بکەین خودی خۆیان بناسن وەگەر وتیان چۆن خۆمان بناسین چۆن ئاماژگاریان بکەین. ئەم مامۆستا خۆشەویستە من بابەتێکم هەیە لەسەر چۆن مناڵیمان هەتا پیریمان درێژ بکەینەوە. چەند خاصێتێکم لەسەر مناڵ بەڕاستی بە وردی باس کردووە کە لە ئەدەبیاتی عیرفانە چۆن مناڵی بۆ هەرێکێک لە ئێمە نەکەر بۆ مامۆسایە وا بکەین کە ئێمە مناڵی لەگەڵمان نابێت چکە مناڵی پڕە لە بەراعەت پڕە لە بێخەوشی پڕە لە ڕوونی دوورە لە لێڵی مناڵی تەماح و تەماح بازی و ئەمانەیتیانە شەڕ و کۆمەڵێک شتی لەم بابەتانەیتیانە مناڵ بەس تەنها ئەوەی پێ بڵێ کە لە ئەدەبیاتی عیرفانە یان لە دینە لە ئاینە نەکەر لە ئاینە لە ئەخلاقی بەشەریەتە مناڵی جوانترین گەوهەر و دەزمایە و سەرمایی بەشەریەتە کە ئەتوانێ بگاتە ئاست و جێگەیەک کە بە مانای کەلیمە لە ئەو پەڕی گەورەبوونیە ئەم مناڵێتیش لەگەڵ یابێ گەر ئەو پیاوە پێی خۆش بوو ئینشاڵە لە خزمەتی ئابم و ئەتوانم زیاتر ڕێنمایی بکەم. زۆر باشە ئەگەر بابەتەکەت بڵاو کراوەیە مامۆستاجان لینکەکە بنێری یان بابەتەکە بنێری ئەمە دوای لەگەڵ برادرانی خۆمان بۆ هەمووان دنێرین کێشەمان نابێ ئەگەر لە بەردەست بوو. زۆر باش. مامۆستا سۆنیا ئاری دەست بەرز کردێتەوە. مامۆستا سۆنیا فەرموو مامۆستا. سڵاوتان لێبێم کاتتان باش. باشتر زۆر سپاس. سپاس دەکەم سڵاو لە مامۆستای بەڕێزیش سپاس بۆ ئەم هەلەی کە ڕەخسان وتانە بەڕاستی بابەتێکی جوان بوو. پرسیارەکەی من ئەوەیە دەربارەی کەلیمەیەکی عرفانیە کە لە شیارێکی بایزیدی بەستامیش چۆن ئەڵێیت ئاماژەی پێکراوە ئەڵێت ساڵها پرسیدم از خود کیستم آتشم شوقم شرارم چیستم دیدمش امروز دانستم کنون او به جز من به جز او نیستم. لە ئەدەبیاتی عرفانیا ئێمە زۆر ئەبیستین کە مەولانا ئەڵێت ئێمە قەترەیەکین و خوداش بەحرەکەیە یاخود ئەڵێن ئێمە بەشێکین لە خوددا. تەنانەت حەلاجیش فەرموویەتی کە ئەنە الحەق و لەسەر ئەو کەلیمەیە کوژراوە. ئایا ڕوونکردنەوەی مامۆستای بەڕێز بوو ئەوم وشە عرفانیە چییە و سوپاس یەکەم بۆ ڕوونکردنەوەکەی. دەست خۆش مامۆستاجان زۆر سپاس. سپاس دەکەم. وەڵاجا شتێکی زۆر جوانە ڕوژان سۆنیا خان دەستەکانت خۆش بێ هەرچەنە و بابەتە ئەوی شەروە کۆڵێ زۆر ئاوە کێشەیە بابەتی ئەنە الحەق هین شتێکی زۆر جوانی هەیە ئەڵێ مەحوی خۆمان ئەفەرمێ با حەقیشی بێ لە بۆ مەنسوور ئەنە الحەق حەق نییە شێتیە مەجنونە ئەگەر بێ نازی لەیلایی بکە. بابە مەجنون نابێ نازی لەیلایی بکەیت کە نازی لەیلایی و کرد ئیتر وە کۆڵی لەیلا لێ دەتوەرێ. با حەقیشی بێ لە بۆ مەنسوور ئەنە الحەق حەق نییە. ئەنجا بینەوە سەر ئەم بابەتە ئەسڵەن مەنسووری حەلاج بۆیە لە سێدارە درا و وە کۆڵێ لە داردرا کە وتیان ئیدعای گەورەبوونی خۆی کردووە ئیدعای عەزەمەتی کردووە کە وتێتی ئەنە الحەق. بەڵام مەولانا جەلالەددینی ڕۆمی زۆر جوان باسی ئەم بابەتەکە ئەڵێ ئەسڵەن کەلیمەی ئەنە الحەق ئەو پەڕی تەواضوعە ئەڵێ کەلیمەی من وەکووە چۆن ئەڵێ ئەو پەڕی ئیدعای بزورگیە. ئەڵێ ئینسان وەختێک کە ئەوەندە لە خوا نزیک ئەبێتەوە ئیتر هەموو وجودی ئەو تر پیا ئەبێ تا دڵ نەسووتێ دەم بەدەم فانی نەبێ سەر تا قەدەم پەروانە قەت ناگا بەشەم ئاوای ڕێگەی عاشقان. یعنی ڕێک هەتا فەنافیلا نەبی فەنافیلا بەچی تا بەندەز خود فانیە مطلق نەشەوەد تا بەندەز خود فانیە مطلق نەشەوەد
تەوحید بنەزدی و محقق نەشەوەت. ئێمە بەخراب لە تەوحیدی شتێگەیشتن تەنانەت تەوحیدەوەی کە بەجێیەک بگەی ئیتر هیچ شتێک وجودی نییە لەم دنیا ئەو نەبێ. ئێمە هەر هەمومان خەیاڵین، ئێمە درۆ لەگەڵ خۆمان ئاگەین کە وازانین واقعین، وەڵا واقع نین، خەیاڵین، پارچەیەکین لە خەیاڵ نسبەتەن بە دنیا حەقیقیەکەی ئێمە خەیاڵین. بۆیە حتا مەولانا ئەفەرمێت تا بەندە خود فانیە مطلق تا لە خۆت فانی مطلق نەبی تەوحید بنەزدی و محقق نەشەبات. ئەی تۆ یعنی ئیدعای یەکێتی و یەکبوونی خوا ئەەکەیت لە کاتێکا لە بەرامبەر خواڵی منیشەم ئەم ئیدعای دوویە خەتەرە نەک ئیدعای یەکبوونی ئەو. بۆیە ئەنجا دوای ئەوە ئەفەرمێ ئەم تەوحیدیە کە باسی ئەەکەم ئەڵێ حلولی نیست، نابودنێ تۆست. مەبەست لە حلولی نییە لەوانی کە حلولیەکان مەسەلەن باسیەکەن ئەڵێمە مەسەلەن خوایەتە جەستەی ئێمە و یعنی خوا تێکەڵە بێ لەگەڵ جەستەی ئێمەیە بۆ لەعیاذ بالله حلولیەکان کە باسیەکەن. مەولانا ئەڵێ بابە ئەمە حلولی نییە، ئەم باسی حلولی، ئەم باسی نابودنی تۆست، باسی ئەوەیە کە تۆ وجود نەمێنێ. بۆیە تەنانەت سوڵتان بایەزیدی بەستامیش تەواوی عاریفەکانیش گەیشتوونەتە جێگەیەک کە ئەڵێن ئیتر ئێمە لە بەرامبەر معشوقی ئەزەلی و نیگاری ئەبەدیا ئێمە ئیتر هی قەترەیەکی نین لە دەریاکە. بۆیە مەسەلەن مەحوی خۆمانە فەرمێ باسی چی بکەم بێکەرانی بەحری پڕتەشویری عشق تاقە قەترێکی فتوحاتە نمێکە مەسنەوی. فتوحاتی مەکیە کە 20 ئەوە نەجەڵدە، مەسنەوی معنەوی کە 6 دانە بەرگە و 36,000 و زیاتر وابزانم بەیتە شعرە، ئەڵێ قەترێکیان نمەیەکە، هیچ نییە لە بەرامبەر تەجەلی خوایە. دەست خۆش بێنا زۆر سپاس. مامۆستا سەنگەر ئەگەر پرسیارێکیان دوو پرسیاری کۆتایی ماوە فەرموو. بەڵێ بەڕێزەکی دیکە دەڵێت دوای دەستخۆشی دەپرسێت فەرمووتان مرۆڤ ئەگاتە شوێنێ مەگەر خوا لەوێ بێت، ئەتوانن ئەوم بۆ ڕوونکەنەوە پتر؟ بەڵێ ئەوە شێخی سعدی مەسەلەن باسی ئەم پلە بەندیە کاکە لە سەرتایە مەسەلەن باسم کرد کەوەی کە ئینسان وەختێک کە ئیتر حتا لە ڕۆحی مەلائیکەتیش وەکوڵێ سەرتر ئەبێ ئەچێتە جێگەیەک مەگەر خوددا لەوێ بێ، ئیتر هیچ شتێکی تر وەکوڵێ وجودی نابێت، ڕۆحی ئینسانە ئەوەنە بەرزە بێتەوە، ئەوەندە ئەگا بۆ جێگەیە کە ئیتر هاب ئەمیش بەچی خۆ بەرەوە بە ئاسانی نان، ینی ئەمە دروست نابێ بەڕاستی. بەڵام ئەڵێ مرۆڤ ئەگاتە جێ مەگەر خوددا لەوێ بێ. سیر کە چوپایە بەرزیە هێندەی خوددانی ئەفەرمێ، یعنی تۆرە سەیری کە ئەفەرمێ قلب المؤمن عرش الرحمن، یعنی ئەوەی کە ئیتر تۆ پێی گەیشتووی بەس کێشەکە ئەوەیە ناگەڕێتەوە بۆ دەرونی خۆت هەتا ئەوەی کە عەرشەکە دەرک پێ بکەی. بۆیە مەسەلەن مەحویە فەرمێ سەرکە جۆشێکی نەبێ سەرکە جۆشێکی نەبێ من زرکە تاڵم بۆ چییە دڵکە هۆشێکی نەبێ شیشەی بەتاڵم بۆچی. ڕێک ئەوەیە ئێمە دەرک بە خۆمان ناکەین ئەو خەوەی پادشاکەی کە پێم وتی، یعنی تۆ بەشێکی لەوەی کە ینی جیلوە و تەجەلی خوا لە ناو تۆ جیلوە بکە. بەس بەداخەوە ینی ئێمە پێی نەگەیشتوین و ناگەینە ئەوەی کە وەکوڵێ ها بگەینە ئەو جێگەی کێشەکەمان ئەوەیە ئەگینا بەڕاستی ئێمە کاتێک کە ئەگەڕێیتەوە بۆ ئەوەی کە ئیتر تۆ هەست بە پاشایەتی و وجودی خۆت بکەی ئیلتیفاتێکت هەبێ. شاعیرێک زۆر جوانەڵێ نامەوێ نیگا لەسەر ئەو ڕاز و هیوا بەرزەنیم، ئیلتیفاتێ کافیە بەس ئاوردانەوەیەک وا هەست بکەم لەم ئەرزەنی، قەترێ باران بەسە عاشق بە بەفر و تەرزەنیم، من لە حەڵقەی خەتمی نازە زۆر هیلایم، ڕابیتەی ئەبرۆ و جگەرمی ئەنجن ئەنجن کردو.
مێ دەخوازم دەستت خۆش وەڵامەکەم ئەگەر مامۆستا. چی کورتیش بوو مام سوودی لێ سەنگەر وەرگرتم. دەست خۆش مام سەنگەر قوربانە. لەبەر کاتەکە ئەگەر یەک پرسیار ماوە ئەگەر کۆتایی پێدێن. بەڵێ وڵی چەند پرسیارێکمان هەیە حەز دەکەی یەکێکیان لەو فەرموو. پرسیارانە دکتۆر هیوا دەپرسێت دوای دەستخۆشی مامۆستا کەیوانی پێ وایە کاریگەری هەڵوو مەرجەکانی دنیای نوێ لەسەر سەرکەوتن و شکستێنانی پرۆسەی خودسازی چۆن دەبینی؟ مەبەستم دەرفەت و ئاڵنگریەکانی چۆن دەبینی و ئەو پرۆسە هەستیار و پرزەحمەتە. بەخوا قوربان من هەر با بە شعرێکی وەفایی جوابی بمەوە فەرمێ خۆشا ڕۆژێ لە عالەم دەربەدەر بم لەنێو ئەوزاعی دنیا بێخەبەر بم نەزانێ هیچ کەس نام و نیشانم لە غەواسانی دنیا بێت بێخەبەر بم. ینی بەجددی ئەبینیت بەڕاستی ئەم دنیای دیجیتال و دنیای مەجاز و ئەم دنیا پڕ لە ڕووپامایی و ڕیایی کە هیچ شتێک وەکەڵێ قودسیەتی نەماوە، هیچ شتێک پیرۆزی خۆی نەماوە، بەڵێ وەک وەفایی بڵێن خۆشا ڕۆژێ لە عالەم دەربەدەربم کە بەڕاستی ئەمە ئەو پەڕی ئەوەیە. بەڵام من حەدیثێکی پێغەمبەر صلی الله علیه و سلم هێنمەوە یادی ئەم دکتۆر هیوای بەڕێز پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرموویەتی لا تەکونوا ئیمعە معی مەبن ئین ئەحسن الناس ئەن تحسینوا وئین ئەساءوا ئەن تسیئوا. بەڕاستی پێویستمان بە گەڕانەوەی بۆ خۆمان خەڵوەتی دڵ ئەو خەڵوەتەی کە بەڕاستی دوورمانەکاتەوە لەو دنیا ناشرینەی کە بەداخەوە خەڵکیشی بەناو مسلمانیش بەناو واعیز و بانخواز و ئەمانە دروستیان کردو دنیایەکی ئەوەنە ناشرین کە بەڕاستی جوان بۆ گری خۆت هەست بە شەرمەزاریەکەی بگەڕێتەوە بۆ ئەو خەڵوەتەی دڵی خۆت و کارێک بکەی نێڵی دنیای ناشرینی ئەوان بێتە ناو دنیای جوانی تۆ. تەسەورەکەم بچووکترین کارێکە لە ئێستا بتوانین بیکەین هەر ئەوەیە. دەستت خۆش بێ. زۆر زۆر سپاس مامۆستا. بەڕێزان لەبەر کاتەکە بەڕاستی دەزانین ئەو بابەتە ئەو زۆر دەچێشێ وەکو دەڵێ بابەتێکی زۆر گرنگە زۆر پێویستیشە بۆ هەمومان. ئەوەی گرنگە لەم شەوەدا بەڕاستی زۆر سپاسی مامۆستا بیلال بکەین کە بەو هەم وتە و شیعرە جوانانە ئەو بابەتە گرنگەی بەو کاتەکەمە خستە بەر دیدەی ئێمە و خستە بەر گوێ ئێمە. بەڕێزان عاریفان ئەوەندە زیرەک و بلیمەت بوون بەڕاستی وایان داناوە کە سەرەتا خۆناسین دەبێتە ڕێگەیەک بۆ خوداناسی. ئەگەرە تۆ خۆت ناسی ئەوە زۆر کلیلێکی گەیشتنە بە خوداناسی. هەروەها ئەو هەنگاوانەی کە زۆر لە بەڕێزانیش باسییان کرد و داوایان کرد و مامۆستاش باسی کرد یەکەم هەنگاو بریتە لە دوورکەوتنەوە لە خۆپەرستی، خۆ بە گەورە زانین، خۆ بە زل زانین بەرامبەر ئەو شتانەی کە هەیە و هەروەها ئاگاداربوون لەو گەنجەی کە لە ناو خۆماندایە، لەو گەنجینەیە کە لە ناو خۆماندایە، چونکە بەڕاستی مەبەستەکە ئەوە نییە تۆ ببی بە کەسێکی تر، بەڵکو مەبەستەکە گەشتێکە گەڕانێکە بە دوای ئەو کەسەی کەونت کردووە لە ناو خۆتدا. مەبەستەکە زیاتر ئەوەیە کە تۆ خۆت بدۆزیەوە. ئەو مەسلەی خۆناسین بەڕاستی وەکو چەمکێکی زۆر کۆنە لە تەنانەت لە شارستانیەتە کۆنەتەکانیش زۆر گرنگی پێدراوە، بەڵام زۆر زۆر گرنگە کە ئێمە لەو کللتورەی کە تێداین بتوانین منداڵەکانمان وا پەروەردەکەین، تاکەکان وا پەروەردە بکەین کە بە دوای ئەو کەسەدا بگەڕێن کە خۆیانن کە لە ناخی خۆیاندا هەیە. من دووبارە بە ناوی ئەکادمیای مێگا مایند پڵەس، بە ناوی هاوکارانمان، بە ناوی بەشداربووانی بەڕێز زۆر زۆر سپاسی مامۆستا بیلال کەیوانی دەکەین. هیوای سەرکەوتنی بۆ دەخوازین بەو هیوای کە ئەو کتێبەشی بکەوێتە بازار و کەسانی ئێمەمانان و کەسانی تریش لێی بەهرەمەند بن. دڵنیام کتێبێکی زۆر زۆر ناوازە و دانسقە دەبێ. هەر لە ناونیشانەکە کە بە ناوی دڵ پۆستە کە ناونیشانێکی سەرنجڕاکێشە. وەڵا ئوستازی دکتۆرایەکەشت تەواو کرد وێبینارێکی تریش لەسەر بابەتی زۆر ئیشێکی وردم لەسەر ئەو بابەتە کردووە. ئەو بابەتە ڕاستیەکەی
ئیشی زۆر وە کۆڵێ جدیم لەسەر کردووە و ئینشاءالله تەسەور ئەەکەم ئینشاءالله شتێکی زۆر باش و تازە بێ لە من دنیای عیرفان و معنەویەتم ڕەبت کردوتەوە بەڕاستی بەهینەوە بە دنیای ئەمڕۆ ینی معریفەتی عیرفان و دنیای تەکنەلۆژیای ئەمڕۆ کە سەرەتا بە نامەیەک دەستم پێ کردو بۆ ڕۆ حەماندووەکان ئەگەر تااقەت و حوسەڵەتان هەبێ پێم خۆشەوەتان بخێنەوە بەس پێشێکی پێمان خۆش زۆر نییە دڵپۆست نامەیەک بۆ ڕۆ حەماندووەکانی سەردەم لە شەوێکی درێژی تەنیاییدا لەو کاتەی کە شار نوقمی دەنگی نۆتیفیکیشن و پەیامە بێ کۆتاکانە لەو ساتەی کە ملیۆنان چرا داگی ساون بەڵام هیچ دڵێک ڕووناک نییە دەنووسم بۆ تۆ بۆ ئەو تۆیەی کە لە نێو هەزاران پەیوەندیدا وەک من بە شوێن دڵێکدا گەڕێی بۆ حەوانەوە لە سەردەمێکدا کە وشەکان ماناکانیان ون کردووە خۆشەویستی بووەتە ئیمۆجیەکی سوور و دڵتەنجی بۆ تەستیکەرێکی غەمگین دڵپۆست دەواازەیەکە بۆ گەڕانەوە بۆ ئەو سەردەمەی کە دڵەکان زمانی یەکتریان دەزانی و کە چاوەکان فەرهەنگی نیگایان لەبەر بوو ئێمە هەمومان لە منفایەک کە دیوارەکانی لە شوشەی شاشەکان دروستکراون سەقفەکەی لە هەوری دەیتاڵ چنراوە لەم منفایەدا هەریەکەمان گۆشەیەکمان هەڵبژاردووە بۆ تەنیاییەک کە لە ژێر بارانی لایک و کۆمێنتا هێشتا تینووی دڵۆپێک خۆشەویستی ڕاستەقینەیە لەم کتێبەدا وشەکان وەک دەروێشێکی سەرگەردان بە دوای مانادا دەگەڕێن هەر لا پەڕێک میحرابێکە بۆ نوێژی ئەو دڵانەی کە لە حەشاماتی سۆشیال میدیا داون بوون هەردێڕێک چرایەکە بۆ ڕووناکردنەوەی ئەو تاریکیەی کە تەکنەلۆژیا بە دیاری بۆی هێناوین لێرەدا چیرۆکی ئەو ڕۆحانە دەجێڕینەوە کە لە نێوان دوو سیندا هەناسەیان لێبڕاوە سین مەبەستم ئەو نامەیە کە ئەینێری ئەم چاوەڕێوە کاسینی بکایاننا لێرەدا چیرۆکی ئەو ڕۆحانە دەجێڕینەوە کە لە نێوان دوو سیندا هەناسەیان لێبڕاوە ئەو دڵانەی کە لە چاوەڕوانی وەڵامێکدا خەویان لێزراوە باسی ئەو ماڵانە ئەەکەین کە بوونەتە میوانخانەی ڕۆحەتەنیاکان ئەو خێزانانەی کە وەک جەستەیش لە تەنیشت یەکە ئاژین لە دڵپۆزدا عیشق دێتەوە خوێندنگا فێر دەبێتەوە چۆن بە زمانی دڵ بدوێ نەک بە زمانی کیبۆرد خۆشەویستی وانەی یەکەم دەخوێنێتەوە چۆن چاوەڕوان بێ چۆن تام لە بێدەنگی وەربگرێ چۆن لە قوڵایی هەناسەکان دابژی نەک لەسەر ڕووی شاشەکان ئەم کتێبە خانەقایەکە بۆ دڵماندوەکان لێرەدا سەماکەین بە ئاوازی ئەو پەیوەندی ڕاستەقینانەی کە لە بیرمان کردوون زیکرەکەین بە وردی ئەو وشانەی کە جارێک لە جاران مانایان هەبوو طریقە وەرەگرین لە مرشیدی دڵەوە نەک لە ئەلگۆرێتمی ئەپەکان دڵپۆست نامەیەکی کراوەیە نامەیەک لە منەوە بۆ تۆ لە تۆ بۆ ئەو لە ئەوەوە بۆ هەمومان نامەیەک کە پۆستەچیەکەی خودی ژیانە مۆرەکەی لێدانی دڵە ناونیشانەکەی ماڵی ڕۆحە لێرەوە لە موشانەوە سەفەرێک دەست پێەکە سەفەرێک بۆ دۆزینەوەی ئەو منەی کە لە نێو پرۆفایلەکان داونمان کردووە ئەو ئێمەیەی کە لە نێو گروپەکان لە بیرمان کردووە ئەو ژیانەی کە لە پشت فلتەرەکانەوە خەریکە لە یادمانەچێتەوە تۆ ژوەرە با پێکەوە لەم خانەقای وشانەدا دابنیشین با گوێ لە دەنگی دڵمان بگرین با فێر بینەوە چۆن بژین نەک چۆن پۆست بکەین با لە یادمان بێ کە پێش ئەوەی شاشەکان دروست ببن دڵەکان زمانی یەکتریان نەزانی وەرە با پێکەوە ئەم نامەیە بخوێنینەوە نامەیەک لە دڵەوە بۆ دڵ ئای دەستەکانت خۆش بەڕاستی سەرڕاکێش و بەچێژ بوو هیوادارم بە زووترین کاتە و کتێبە بگاتە دەستمان و بگاتە بازار بۆ ئەوەی بتوانین سوودی لێوەگرین بەڕاستی دەستخۆشی پێ دەکەم هەمووی واقعی تاڵی ئێستا و ئەو ڕۆژگارەیە کە بەدەستیەوە دەناڵێنین بەو هیوایە کە ئەوە ببێتە ڕێگەیەک و ڕووناچێک بۆ هەم ڕۆژ پەنا بخوا ئەوە چەند بەرگێکە بەڵام
ئینشاءڵڵا یەکەمی کە کەوتە بازار ڕۆ ئینشاءڵڵا هەوڵە دەین بۆ بەرگی دووهەمیش زۆر ئیشی لەسەر بکەین. دەستخۆشی و پیرۆزبایی پێشوەختە لە جەنابیشی قوربانە. دەکەین. دووبارە زۆر زۆر سپاس دکتۆر مامۆستاگەری زۆر زۆر سپاس مامۆستای بەڕێز. تەنها دەستخۆشی بۆ مامۆستا و ئامادوان و بەڕێزستان دکتۆر جان. دەست و چاوتان خۆش بەڕێزان. دووبارە سپاس بۆ هەموو لایەکتان، بەناوی سپاس بۆ بەشداری کردن. زۆر زۆر سپاسی مامۆستا بیلال کەیوانی دەکەین و بەبیرتان دێنینەوە هەموو وێبینارەکە تۆمار کراوە، دوایی لینکەکەش شێر دەکەین لەگەڵ ئێوەی بەڕێز بۆ ئەوەی ئەوانەی دەرفەتیان نەبوو لەگەڵمان ڕاستە و خۆ ئامادە بن بە ئاسوودەیی خۆیان بەپێی کات و شوێنی خۆیان گوێی لێ بگرنەوە. دووبارە زۆر زۆر سپاس مامۆستا، کاتێک خۆش بۆ هەموو لایەک و زۆر سپاس بۆ ئێوەش قوربانیەوە و شەوگارتان هەر شاد و هەر بەختەوەر بن. ڕۆتان شاد بەڕخسەتی هەموو خواتان لایەک وەبینارەکە کۆتایی پێدێنن بە ڕوخسەت. خواتان لەگەڵ بێ. واپس.